باشە بەڕێزان دەست پێ دەکەین دەستان خۆش بێ خێربێنی یاخۆ خۆشەویستان لە هەر شوەیەک لەگەڵمان بەشدارن خۆشحاڵ لە بین لە کۆمنتا بوومان بنووسن ئەگەر سەڵتیشمان باشوی کێشەیەکی نییە خۆشحاڵ لە بین ئاگدارمان بکەنەوە بۆ ئەوەی کە دەست پێ بکەین سەڵت سوڕە شوێ هەر شتێک کە مشکلەی نەبێ لە سلێمانی لەگەڵمان بەشدارن حاجیاوە هەولێ وانی زۆر باشە بە خێربێنی یاخوا لە هەولێرەوە خێربێن بەڕێزان مەسیف هەڵەبجە بریتانیا کەرکووک بەخێربێن خوشحاڵم بۆی کە لە خزمەتتاندان بەڕێزان سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە تەواوی موسڵمانانی جیهانەکەم خوشحاڵم بۆی کە لەم مانگە پیرۆزە لە خزمەتتاندام ئینشاءڵڵا هەوڵم داوە ئەمە دەکاریم بە پێی پێویست کرد بێ بۆ ئەو وێبینارە و ئامانجی ئینشاءڵڵا لەم وێبینارەوەیە کە زۆرترین سوود بگەێنین ئینشاءڵڵا ئەوەی لە توانەماندا بێت لەو مەجالە هەوڵدەین ئینشاءڵڵا بخینە خزمەتی ئێوە بتایبەت لە مەجالی خوێندنەوە هەندێک لەو کارەمە یانە لەو تەکنیکانە کو ئینشاءڵڵا ئەمەش بێتە دەستپێکێک بۆ ئەوەی ئێمە چ لەو بوارێکە حەزەکەین بخوێنین یاخود هەر بابەتێک لەو بابەتانەی کە ئەمانەوێت خۆمانی تێدا دەوڵەمەند بکەین جا چ بابەتە دینیەکان بێت یاخود هەر بابەتێکی تر بێ بەڕێزان هەر کەسێک لێرە با ناونیشانی بابەتەکەش بخەمە سەر شاشە بۆ ئەوەی لامان بوون بێمە باسی چیەکەی بۆ ڕێزان خۆشحاڵ لە بین ئەگەر هەوڵ بدەن ئەوەی کە زانیاری هەیە لەسەر خێرایی خوێندنەوەی بە تەرکیز و تێگەیشتنەوە لە دقیقدا چەند شار خوێنی تۆ پێمان خۆشە بۆمان بنووسیت ئەگەر تۆ زانیاری تێ پێشووتر تێستێک کردووە قوتاقکردنەوەکت کردو لەسەر ئەو مەجال ئەمە ناونیشانی بابەتەکەمانە بۆ ئەو وێبینارە زۆر پێویستمان بۆ هەیە کە تۆ بزانیت خێرایی خوێندنەوە لە خولەکێکدا چەند ئەگەر پێشووتر لە شوێنێکە یاخود لە ڕێگەی کتێبێکەوە لە ڕێگەی وێبینارێکەوە یان لە ڕێگەی هەر شتێک لەم بابەتانەی کە خۆ زانیاری لەسەر هەیەفێری ئەوە بوو دەکە زانی لە خولەکێکە خێرای خوێندنەوە چەندە چەند شار خوێنیتەوە پێم خۆشە بیبینم لەوانش خۆشێک لەو بەشداربووانی کە لێرە بەشدارن 500 وشە هەر بژی 200 وشە ڕێزان بینوسم ئەوەی کە زانیاری هەیە ئەوەی کە نیشێتی ئینشاءڵڵا یعنی مەبەستم بە تەرکیز و تێگەیشتنەوەیە 500 وشە هەر بژی یاسخان وەزام هەر پێشووتر بەشدار بووی لای خۆمان 170 وشە زۆر باشە سازان خان 800 وشە هەر بژی 420 وشە لە خولەکێکدا کەکەم هات 400 وشە ڕێزان شەیتر تکایە خۆشحاڵم بۆی کە ئەمڕۆ گفتوگۆەکەین بۆ کۆمەڵی کەس کە هەمووی کارەمەی زۆر باشی هەیە لە خوێندنەوەوانەی کە سەروی 300 وشە دەخوێنەوەیان 200 وشە بە دڵنیاییەوە لە ڕێگای ڕاهێنانەوە لە ڕێگای کارامی و فێری ئەو بوونە لەوانەیە دانەدانەشی تێدا بەگەیشت بێتە سەروی 400 وشە کاکەمەڕوان هەر بژی هەر خۆشحاڵم لێرە بینم کاکەمەڕوان هەر بە ڕێزێک لێرە کە پێشووتر لینکمان هەبوو پێکەوە کافەڕی باس خۆشحاڵم بەڕێزان بەڕێزی 15 وشەمان نییە ئەکید بە خۆی من تاسە بینی وە لە 80 کەمتر نەبووە خە بۆ 6 شەر بۆ تەقریبا 15 نه ئێستا 50 تەواو بژی 140 وشە زۆر باشە بەخێر بێت چەند کەس لێرە پێشووتر باش 27 خولەک زۆر باشە بەنگەر بوومان هەبووە لەمەوەی 15 خولەکە سەروی چل لاپەڕی خوێندوتەوە تۆش زۆر زۆر باشە بژی بەڵام بەفرێم ڕێژ
دەستان خۆش بێ. ئە، دەست پێەکەین بەڕێزان ئەگەر کەسێکتان بە خەیاڵدا دێ لە هاوڕێیانتان لە بەڕێزانتانوێت بانگێشتی بکەن خۆشحاڵە بین. باش انشاءالله هەوڵ دەدەین لە 45 خولەکە پامێکی گشتی بگەێنین لە مەجای خوێندنەوە. کاتێککە باسی خێرای خوێندنەوە دەکەین بەڕێزان، ینی تۆ خولەکێک دادنیتەوە لە خولەکە بە ئارەزوی خۆت کتێبێک بەدەست سۆدەگری کە پێشووتر نەتخوێن بێتەوە خوێنیتەوە. دوای خولەکەکە ئەنی دەبێ بزانی لە سەرەتا لەکوێ دەست پێکرد، دوایی کۆتاییش لەکوێ دەست پێکردوە، لەکوێ کۆتاییت پێهێنا نقطەیەک دادنی، دوایەوە دەزەکەی بە ژماردنی ئەو وشانە بۆیی ئەوانە بە وشە حیساب بکە. باشە بۆ نمونە ینی ئەمانە ئامرازەکانی پەیوەندی بە وشە حیساب دەکرێت، جا هەر وشەیەک ژمارێک ژمێرە بزانە چەند وشەت خوێندێتەوە لە 150 و 100 بەگشتی هەر لاپەڕەیەک بە نزیکەی لە بینی 150 وشە بۆ 200 وشێ. ئیتر ئەمانە زانیاریی سەرەتای زۆر گرنگە خێرای خوێندنەوە بزانی لە دقیقات چەندە، یارمەتی دەرێکی باشە دەوێت بۆ ئەوەی کە بزانی ئاستی تۆ لەکوێ. ئەوەی کە گرنگە بەگشتی دانیشتوانی هەرێمی کوردستان لە نێوان 80 بۆ 150 وشە و کەمتر لە 150 وشە دەخوێنەوە لە خولەکێکە بە پێوەدی راسارێکە کراون و دوای کۆمەڵێک ئاماریشتان پیشانەی و لە خەڵکی ئێران ئەگاتە سەروی 1000 و عفوەن 170 بۆ 180 وشە لە دقیقە، تا بچینە ئەو وڵاتانەی کە ئاستی پەروەردەیان لە گەشە سەرنجدا ئاستەکە زیاتر دەبێت. شێزانێ باشترین زۆرترین ینی خێرایی خوێندنەوە بە نزیکەی وای بۆ دەچن لە چ وڵاتێک بێ، چین، یابان. بەڵێ ئەکید یابان، کاکە مەڕوان ئەیمان خان ئەکید یابانیەکان ئەگەنە سەروی 600 بۆ 800 وشە لە خولەکێکە، ئەمەش لە ڕێگەی ڕاهێنانەوە گەیشتونێتەوە قۆن ئەوتوانین بڵێن وشەکانیش فەرقی هەیە لە زمانێکەوە بۆ زمانێک، و ئەڵمانیەکان ئەگەنە سەروی 300 بۆ 400 وشە، ینی معدلی ئاسایی خەڵکیان وایە. خۆی ژاپۆن، سەنگافورە ئەوانە لە مەجای پەروەردەیە زۆر باشە، بەڵام لە مەجای خوێندنەوەیە یابان لە پلەیشی زۆر بەرزدا، چکە هەر لە ئەلف و بێ ڕاگ خوێندنەوە ناڵفێریەوە دەکرێت کە چۆن کۆمەڵێت تەکنیک فێر ببێ، چکە لەوەی کە پیت دەخوێنێ و شەوشا خوێنێت و دوایی دەستەواژە بخوێنێت و کۆمەڵی وشە بەیەکەوە فلیمێکی بۆ دروستکە کۆمەڵی وشاتە. ئەگەر بیراسیی وە بکەن یابان کتێبخانەی تایبەتی هەیە بە فۆتۆ ڕیدینگ کە ئێمە لەوانەیە 50 ساڵی تریش زوو بێ بۆی ئێمە کتێبخانەمان هەبێ لەسەر بابەت. دەستان خۆش بێ، خۆشحاڵم بۆی لە خزمەتاندام دووبارە پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانتان لە یەکەم و هیوا خوازم ئەم مانگی ڕەمەزانە سەرباری ئەوەی کە لە چاکۆ عیبادەت لە پلەیەکی بەرزدا بن و کاتێکی تایبەتی بۆ تەرخانکەن، یاخوازم کەمێک لەو کاتێکت دامێنێتەوە بۆ خوێندنەوەش دەرخانی پێنجای خوێندنەوە تایبەت لەم مانگە پیرۆزەدا تەفسیری قورئان بێ یاخود هەر بابەتێک لەم بابەتانەی کە لە ڕوانگەی دینیەوە بەهێزت دەکەم و پێشنیار بۆ ئێوە دەکەم کتێبی گوڵاوی سەرمۆر یەکێکە لەو کتێبانەی زۆر باشە لەم ڕەمەزانە گەر نەتخوێنێتەوە ئیسفادەیەکی زۆر باشی لێ دەکەیت و ئەوانی تریژە کتێب ڕاوێژ بە مامۆستایانە بکەن کە لە ڕوانگەی دینیەوە شارەزایی باشیان هەیە، پرسیان پێ بکەن کە ئەمێ لەو ڕەمەزانەدا بۆ نمونە 10 کتێب بخوێن، پێشنیاری چ کتێبەکەیت لە 8 کەسان بۆ پرسە ئیتر ئەوەی کە ئەم کتابانەی دووبارە بوون بیخەرە بەرنامەی کارتەوە ڕاوێژێکێک کە لەمانێک کە یارمەتی دەدا بۆی باشترینەکان هەڵبژێری و نووسەرەکان زۆر دەوردەدینێ هاوکاتە و کتێبانەی کە زۆرترین چاپی هەیە ئەمانە زۆر دەوردەدینێ بۆ ئەوەی بەشێک بێت لە بەرنامەی خوێندنەوە. کتێبی زۆر باشێ، ئینشاڵڵا لە داهاتوو لە بەرنامەماندا کتێبخانەیەکی PDF دابنین لاوە دەکاتیم. گوڵاوی سەرمۆر یەکێکە لەو کتێبانەی زۆر باشە، ئینشاڵڵا ئەگەرەوە بوو دوایی ئێمە توانین ئەگەر بۆتانی دابنین ئەگەر هینی کرد پێویستی کرد لە خزمەتان. بزانم لەسەر شاش ئەگەر شت نەنووسن زۆر باش دەبێت بەڕێزان.
باشە دەست پێ دەکەین بەڕێزان. ناوڕۆکی وێبینارەکەمان پێم خۆشە ینی وردەکارێکی جوان پلانێکی تۆکمە لەسەرەوە دابنی کە لەو مانجە ڕەمەزانە ئێمە چی بکەین باشە. یەکەم شت کاتێک کە باسی بە دووبارە ئەو پاوەرپۆینتە شێر بکەم بۆی ئەو نووسینە لەسەر دەمێنی دەچینە ناو بابەتەکەی ئینشەڵا بێتە بابەتێک بۆەوەی کە بێت یارمەتی دەرێکت بێ هەرنا لانی کەم 100 بۆ بتوانیت لەم ڕەمەزانە وەکو فرسەتێک کارت بێ لەوەی بەرنامەی شتێک وتە سەردابنی لە مەجای خوێندنەوە. زۆر باش بەڕێزان، خۆی ڕۆژانە کاتی ڕۆژانەی هەر کەسێکمان و کاتی مانگانە کاتی ساڵانەمە دابش دەبێ بەسەر سێ بەشە وە پۆڵێنەکەم کردوەکەم بابەت کە زۆ گرنگە ئەوش دابشکاریە واتە بەشێکی کاتی ڕۆژانەمان بۆ خەوتنە، بەشێکی بۆ کارکردنە، بەشێکیش بۆ فێربوونە. خەوتن و ئیشکردن یان کارکردن یان وەزیفە ئەمانە زۆرترین بەشی کاتی ڕۆژانەی تۆ داگیر دەکا و یەکسانیش ینی تاکەکان پێداتێتە پەڕ بە نزیکەی لە نێوان 7 بۆ 8 کاتژمێر بەشی زۆری خەڵک دادنێ بۆ خەوتن زیاتر لەمە نەخۆشیە و هەندێک خەڵکیشمان هەیە بە 4 کاتژمێر 5 کاتژمێر تێرخەو دەبێ ئەمە گەڕێتەوە بۆ لای تۆ بەڵام زیاتر بۆ من خۆم پێم باش نییە لە 6 کاتژمێر زیاتر بێ بڕاستی بۆ خۆم، بەڵام بەکری ئەوانەی کە خوارد ئێمەەوە هەرزەکارنەوەە 6 ساعتیان پێویست بێ حوت تۆزێک کەمتر زیاتر، بەڵام بەگشتی تۆ کار هەستت کرد ینی بەپی بەشێکی توێژینەوەکانیش جەستەی تۆ هەستت کرد کە بە تەواوی ئیسراحەتی کرد و ئیتر لە ڕۆژەکەدا کێشەت نەبوو نیشانەی ئەوەیە کە تۆ تێرخەویت و زیاد خەوتنیش زۆر جار نەخۆشیە و بەپێی هەندێک لۆ توێژینەوەی کە من گوێبیستی بوو خەڵکی سەروی تەمەەن 25 ساڵ بۆ 30 ساڵ و 40 ساڵ لە نێوان 5 بۆ 6 کاتژمێر هەندێک جار 4 کاتژمێریش تەواوی پێداویستیە فیسیۆلۆژیەکانی جەستەی پڕ دەکاتەوە لە ماندووبوون و خەو ئەوەی کە گرنگە لەم بابەتەوە جارێکی تریش ئیشکردنە و لە نێوان هەندێکمانە 6 کاتژمێر کار دەکە هەیە 7 و ئەوانە خوێنکارانیش دەکرێتەوە کە تۆچیت بۆ قوتابخانە تا دەیتەوە تا ئیسراحەتەکەی نانێک دەخۆیتەوە ئەوانە 8 کاتژمێرت کات پێویستە. دەستان خۆش بێ کاکە مەڕوان چەند کتێبێکی پێشنیار کردووەوە لە بۆی داناون لە کۆمنت لەتی نووسینەکان دەتوانن بینەری بن. باشە بەڕێزان، کاکە مەڕوانێکێک بوو لە بەرزدار بۆ چالاکەکانمان لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار سپۆشی لەکەین و ئینشاءڵڵا لە داهاتوش پەیوەندیمان هەیە لەگەڵم بەشدار بووانە کە ئیسفادە لەمانە بکەین. باشە بەڕێزان، بابزانین خاڵێکی تر منۆکو پێشنیار پێم وایە ئەکرێت هاوکارمان بێ بە ئەمەل باشتر شتەکە زۆر باش. خاڵێکی تر پلاندانە بۆ عیبادەت بۆ خوێندنەوە بۆ پسپۆڕی بەپێی بەشی زۆری توێژینەوەکان بۆی کە مرۆڤێک بە شێوەیەکی بەختەوەر بژە، مرۆڤێک بە شێوەیەکی دروست و تەندروست بژە کۆمەڵێک پایە هەیە لە ژیانی دام پایانە یارمەتی دەدا بۆ ئەوەی کە مرۆڤێکی هاوسەنگ بێت و ترازان یەکێک لەو پایانە کاریگەری لەسەر پایەکانی تریش دەبێت و ئەتوانیت لە ڕێگای یەکێک لەم پایانە پایەکانی تریش هەمووی ڕاست بکەیت. یەکەم لەمانە ئاسی زانیاریە. باشە تۆ ئەخوێنیتەوە و بەردەوام بە دوای بابەتی نوێدا دەگەڕێت بۆ ئەوەی هەوڵ بدەیت بابەتەکانی تریش بۆ نمونە خێزانیە پای خێزانی تۆ چەند لایانی خێزانیت بەهێز بێت و پەیوەندیت بە قوت بێت و هەوڵ دەی خۆت لەو مەجالەیە پەرە پێ بدەی بۆ ئەوەی کێشەی خێزانیت نەبێ ئەمەش ینی پایەیەکی ترت بەرز کردوتەوە. خاڵێکی تریش پای تەندروستیە تۆ چەند گرنگی بە تەندروستی خۆت بدەیت جا لە ڕێگای وەرزشەوە لە ڕێگای بابەتێک لەم بابەتانی کە گرنگە و کاریگەری لەسەر تەندروستی تۆ هەیە بە تایبەت ئێستا ئاسایشی تەندروستی تاکەکان یاریمی کوردستان لە خەتەر دەیە بەڕاستی یعنی تۆ چەند بە دوای هۆکارەکاندا بگەڕی بۆی تەندروستی زۆر گرنگە تایبەت لە ژینگە لە خۆراک لە زۆر شت جا ئەکرێکێک لەمانە وەرزش بێ یارمەتی دەرێکی باشت بوو بۆی هەڵ بدەیت لە ڕێگایەوە پایەکانی تریش ڕێ بخەیتەوە. خاڵێکی تر بەڕێزان
ئەکرێت پایی هۆشیار ینی لایانی تەندروستی هۆشیاری. بۆ نمونە تۆ دوو خواردنت پێ ئەم خواردنانە زانیاری تەبێت لەسەری کامیان تەندروستە. بۆ نمونە ئەم زۆر لە فێرخوازان نەپرسم کاتێک کە سیمینارێکەکەم ئەڵێم ئەتوانی 3 بۆ 4 خواردنم پێ بڵێ ئۆمێگا 3 تێدا بێ کە ئۆمێگا 3 یەکێکە لەو خواردنانەی زۆر تەندروستە بۆ تۆ، بۆ جەستت، بۆ دڵ، بۆ مێشک، بۆ زۆر یەکێک لەمان ئەنی زۆر کەم ئەبینیتەوە ناوی 3 خۆراکمان پێ بڵێ ئەفۆن 4 خۆراکمان پێ بڵێ کە ئۆمێگا 3 تێدایە، دانێک دوودا نازانن. ئەمانە زۆر گرنگە تۆ زانیاری تێبێت لەسەر خۆراکانی کە تەندروستم. زۆر جار ینی خەڵکێ لێ پرسیاڵێ من هەم ڕۆژێ دوو بۆ نمونە خواردنەوەی بەهێزکەر دەخۆم و تەندروستیشم زۆر زۆر باش. من پێ ئەڵێم جەستەی تو خۆی گەورە زۆر لەو بەهێزتر دروستی کردووە کە بە لە ڕۆژێکە دوو تایگەر بخۆیتەوە یان هەشتێشی تر تێک بچێ 6 مانجیش زۆر زووە ساڵێکیش، بەڵام تۆ 10 ساڵان کەسێ بێنە کە هەموو ڕۆژێ تایگەڕێک بخواتەوە لەگەڵ کەسێکی تر هەموو ڕۆژە شەربەتێکی فرێش دروست بکات لە پرتەقاڵ و لیمۆ لەوانە، دوای 10 ساڵی تر سەیری تەندروستی و دوو جیاواسی. ئەمە پەیوەندی بە هۆشیاریەوەی خاڵێکی تر خۆشەویستی، جا خۆشەویستی بۆ خودت، خۆشەویستی بۆ دەوروبەرت، خۆشەویستی بۆ کارەکەت، خۆشەویستی بۆ هەرێکێک لەم شتانەی کە لە دەوروبەردامە ژێکێکی ترە لە پایەکانی ئەنی ئەوەی کە تۆ تاکەکی بەختەوەربی. پایتریشمان زۆرە، یەکێشتر لەمانە پای ڕۆحیەکانە کە دەکرێت لەم ڕەمەزانە بە فرسەتی بزانی بۆ بتوانانی پایەکانی تریشت پێڕێک بخەیتەوە و پای کەسایەتیت چۆن کەسایەتی خۆت بەرز بکەیتەوە و بەردەوام پەرەی پێ بدەیتوانە تۆ توانین لە ڕوانگەی دینیەکەیەوە بۆ نمونە ڕەمەزانێکێکە لەم دەرفەتانەی کە تۆ کاتێ بە ڕۆژوو دەبیت و لە ڕووی تەندروستیەوە بەشێک لە تەندروستی تۆ گەشە دەکا، خاڵێکی تر تۆ بەرنامەدادنەی بۆ خوێندنەوە و کتێبی دینی ئەو بابەتانە ها لە بابەتەکەی تریشا موزوعی ڕۆشنبیریشا خۆت بەرەو پێش بردەزە لە بابەتێکی تری بۆ نمونە خێزانی بەردەوام بەهۆی ئەوەی کە لایەنی دینی خۆت باش کردو گرنگی زیاتر بە خێزانە دەدەیت و بە دەوروبەر ئەنی ئەتوانی تۆ زۆر جار لە ڕێگای یەکێک لەم پایانە هەم پایەکانی خۆت ڕێک بخەیتەوە. و بەڕێزان خاڵی سێم جێبەجێکردن لە کاتێک کە تۆ شتێک جێبەجێ دەکەی بەرهەمێک ینی کارێک تاقی دەکەیتەوە کاتی پێویستە و بەرهەمەکە شێبین هەندێک جاریش هەڵاکی و پێویستە ئەم هەڵانە قوڵ بکەیت. زۆر جار لێ باشم هەژنۆ کتێبیشم خوێندێتەوە بەڵام هیچ سوودم لێ نەبینی. تۆ نابێت چاوەڕێ ئەوە بکەیت بە هەژنۆ کتێب تۆ بگەیتە ئەوەی کە ئیتر کاتێککە کتێبە خوێنی تۆ تا دەگەیتە 50 لاپەڕ هیچ ئاگاد لە خۆت نمێنێت. تو پێویستە چەند سەد کتێبی بخوێنیتەوە بۆی بگەیتەوە قۆناغی ئیتر خوێندنەوە ببێت بەخۆ وەکو خواردن ئاگاد لە خۆت نەبێت. تۆ کاتێک لەسەر نان خواردنی مێشکت داوای دەکات بە هەمان شێوە تۆ پێویستت بە چەندین کتێب پێ بۆ ئەوەی ئەم بابەتە ببێتە خۆ و چەند ئەم کتێبانە تۆ بە شێوەیەکی ڕاهێنان کرا و بە شێوەیەکی یاسایی بە شێوەیە کەسی شارەزافێرت بکە ئاسانتر شتەکە دەبێتە خۆ. لەوانەیە تۆ ئەگەر خۆت نائاگایی دەست بکەی بە خوێندنەوە لەوانێ بە چەند سەد کتێبێک پێویستت بۆ ئەوە بێت تا دەگەیتەوە کە خوێندنەوە ببێتە خۆ ئیتر حەزت بۆ خوێندنەوە دروست بێتتر بابەتەکان کە دەی خوێنەوە بیرت نەچێتەوە ئیتر زووتر کتێب تاوکەی. بەڵام لەوانەیە لە ڕێگای پرۆگرامێکەوە کە چەند کەسێک پێشکەشی دەکەن لەوانەیە بە کەمتر لە چەند کتێبێک تۆ بکەیتە ئەم خۆوە یان لە ڕێگای وێبینارێکی لەم شێوەوە. زۆر باشە بەڕێزان هەنگاوی یەکەمی دابەشکاری بۆ نمونە ئێمە ئەمڕۆ ڕۆژ لە مانجی ڕەمەزان ڕۆیە 28 ڕۆژ ماوە ئەگەر حساب 28 ڕۆژە جاران 24 دەکەی دەکاتە 672 ساعت کاتژمێر. باشە ئەوەندەمان کاتێ باشە لەو ڕەمەزانە زۆر گرنگە وردەکاریە بزانێت چەند وردەکاری دروست بکەیت زیاتر دەتوانانی بە بەرنامەی خوێندنەوە پابند بێ بۆ بەرنامانەی کاتیۆ لە ژیانتا بیت و کاتیش دابەش دەبێت بەسەر 3 بەشە بەشێکی 8 کاتژمێر بۆ خۆتن 8 کاتژمێر بۆ کارکردن 8 کاتژمێریش بۆ فێربوون. گەورەترین کێشەی ئێمە لە نێوان ئەو دوو 8 کاتژمێر 8 کاتژمێری سێمان بیر دەچێتەوە ئیهمالی دەکەین ئەڕوا بەڕۆتین هاتەوە بە ئەو 8 کاتژمێرێت کەسایەتیەکان دروست دەکات. یعنی کەسایەتێکە بینی لە هەر هەفتەیەکدا 3-4 کتێب ئەخوێنە سوودی لەم 8 کاتژمێرە وەرگرت
ئەو ژۆکو تۆ خەوی هەیە وەکو تۆ ئیشی هەیە، بەڵام ئەو هەشت کاژمێرەی قۆستۆتەوە توانیوێت ببێت ئەو کەساتی. ئەمە ئەوڕۆ هەوڵ دەدەین گفتوگویەکی باش لەسەر ئەم بابەتە بکەین. وەکو باسمان کرد کاتێک کە کەسێک کتێب کە 24 کاژمێری هەیە 8 کاژمێر خەودەی بە منی 6 کاژمێرم خەودەی بە فڵان کەسی 6 کاژمێری لەسەر ئیشە و کار دەکا، بەڵام 8 کاژمێرەکەی دیکە فرسەتە بۆ ئەوەی کە تۆ سوودی لێوەربگریت و بەرهەمت هەبێت و دڵنیابە لەو 8 کاژمێرەی ئێرە ئەگەر تۆ بتانی 125 کەمتر زیاتر سوودی لێوەربگریت لە داهاتوودا کەسێکی زۆر بەرهەمدارت لێ دەردەچێ و لە ژیانتدا لە تەواوی ژیانتدا ڕەنگ دەداتەوە بەڕێزە. باش خۆی بۆ مۆزوعی ئەو بابەتە زۆر گرنگە ئێمە ئەو 8 کاژمێرە پلان و بەرنامەمان هەبێ بۆی من ناڵێم هەر 8 کاژمێر تۆ بخوێنەرەوە یان هەشتێشت تۆ بتانی سەدادە لەم 8 کاژمێرە سوود وەرگری بۆ خوێندنەوە زۆر شت هەیە لە تۆدا دەگۆڕێ. با بزانین بەپی هەموو سەرچاوەکان هەبوونی ئامانج و ڕێخستنی کات بەها بە ژیان دەدات و کەسایەتی شت بەرز دەکات. بەها بە ژیاندان ینی چی؟ یعنی بۆ نمونە کەسێکی ڕۆژانە 7 کاژمێر مۆبایلەکەی بەدەستەوێ، ینی 7 کاژمێری شەو ڕۆژی بەهای بەم ئامێرە داوە بەها پێدان ینی یعنی قیمەتی پێدەدەی. ئەمە لە کەسایەتی تۆدا ڕەنگ دەداتەوە بەڕێزە. کەسێک کە بڵێم ڕۆژی 7 کاژمێر کتێب دەخوێنمەوە بەها بەوە دەدات کە کتێب 7 کاژمێر لە شەو ڕۆژێکە برادەیەتی. ئەوەی کە ئەڵێ من ڕۆژانە 2 ساعت عیبادەت دەکەم و دامناوە بۆ ئەوەی کە زۆرترین خێر کۆ بکەمەوە لەو مانگەدا، ئەمە نیشانەوە کە بەهای بۆ بابەتە بەلایەنە ڕوحیەکەی خۆیداوە. تۆ هەر شتێک بەهای پێدەدەی کاتی پێدەدەی زۆری لێ دەبێت. جا زۆر گرنگە بۆیە کاتێک کە باسی هەرگیز کەسێکیش بەبێ بەرنامە ناچێتە ناو شتێکەوە سەرەتادا ینی دوای ماوەیە کە ڕادێ لەگەڵی پێویستی بە ڕێخستنەوەوانە نەبێ خۆی ڕۆتیناتەکەوێتە ناو بابەتەکەەوە، بەڵام سەرەتا تۆ پێویستت بە بەردەوامی هەیە بە خۆگونجان هەیە بە ئیراد هەیە. جا چەند تۆ کەسێکی ڕێکخراو بیلەوەی کە پلانێکی جواندا بنی کاتەکانی خۆت ڕاک بخەیت و ئەم کاتانەی کە تەرخانی دەکەی بۆ شتێک لەم شتانە بەهای دەبێت و قیمەتی دەبێت و زیاتر لە کەسێک سوودی لێ بینیت کە ببێ بەرنامەچێتە ناو بابەتەکە. دابشکاری خەوتن تۆزێ باسی خەوتن کەی خۆی خەوتن کەی دەخەوی چۆن دەخەوی چەند بخەوین ئەوانە زۆر گرنگە. بۆ کاتی خەوەکە کاریگەری لەسەرەوە هەیە کە 8 کاژمێری ئیشەکە تۆ گورج و چالاک و تۆمپی چۆنێتی خەوت نەکەش، ینی زۆر جار ئەو کەسێک کە ژوورەکەی پڕە لە ئۆکسجین و کاتێک کە دەخەوێت تەواو تاریکی کردووە خەوی ئەو کەسە لەوانەیە 5 کاژمێری زۆر کە خەوتووە باشتر بێت لە کەسێک کە ژوورەکەی پڕە لە دوان ئۆکسیدی کاربۆن و لە بۆ نمونە دووکەڵی جگەرە و لە ینی هەوا گۆڕچی تێدانە لە 7 کاژمێری ئەو کەسە باشتر بێ خەوەکەی باشە. ژوور چەند تاریک بێ لە کاتی خەو ینی زیاتر تۆچیتە چەند مرتاحتر بخەویت، ینی تۆ بێکێشە سەر ببالی بکەیت خەوت لێ بکەوێت و چەند توانای هەناسەدان و هەناسە وەرگرتنە دێسە بۆ منە زۆر جار گرنگە جار هەناسی خۆت ڕابگری بزانانی توانیت چەند بۆ ماوەی چەند چرکە هەناسە نەدەیتەوە هەیە 30 چرکەی هەیە گاتە دەقەیەکەی دەگاتە دەقق و من خۆم تاقیم کردوەوە تا دەق و 30 چرکە زۆر جار ڕۆیشتوم ئەوش بەڕاهێنانە جاری وایە هەناسەم ڕاگرتووە ینی هەموو ڕۆژێت دەدەقە ڕاهێنانە کردو هەناسەم ڕاگرتەوە شوێنێک کە شوێنی کارمە مەجالمێ هەناسەم ڕاگرت و هەنگاوم ئاویشت 1 2 3 4 گەیشتمەتە 50 هەنگاو هەناسەم داوەتە دوای دەمێشی ترم زانەوتمە دەبێ بیکەمە 55 هەنگاو بیکەمە 6 هەنگاو ئەمە وای کردو سیەکانت ببێتەوە بۆ ئەو کەسانی کە سیەکانی کراون بە کاتێکی کەمتر تێرخەو دەبن چکە ئۆکسجینێکی زیاتر دەچێتە جەستەیانەوە و کاتێکی کەمتر زۆرتری ئۆکسجین بۆ ماسوولکەکانیان دەڕوە ئەمانە هەمووی کاریگەری هەیە بەڕێزان و چەند تۆ بتوانیت خەوت باشتر بێ 8 کاژمێری ئیشکردنت بەرهەمدارتر دەبی و 8 کاژمێری کە دەشمێنێتەوە لە کەسێک زیاترە تەرکیزت کە کتێب دەخوێنیتەوە لە کەسێک بەرهەمدارتری ئەو بابەتاوە لێک شتیشەیە لە خەودا بیزانن زۆر گرنگە لە کاتی خەودا کە تۆ خەوێکی دروست دەکەی لەو کاتێک کە دەخەویت ئەگەر بە تایبەت بچیتە خەوێکی قوڵ خەو بۆچی خۆی گەورەداینەوە بۆ ئەوەی کە ئەو زانیاریانی لە ڕۆژ وەرت گرتووە ئەچێتە یاگەی کورتخایەن یادگەی ناوەند یادگەی درێژخایەن
واتە ئەو کەسەی کە خەوێکی تەندروست و لە کاتی خۆی دەخەوێ و چۆنێتی خەوەکەی باشە و چەندێتیەکەی باشە و بە هەمان شێوە سیفکردنی زانیاریەکانی ڕۆژی باشتر دەبێت لە کەسێک کە ئەم کوالێتیانەی نییە لەسەرەوە باسمان کرد. خاڵێکی تر هەر لە دابەشکاریەکە دەوام یان ئیشکارکردن. زۆر گرینگە کاتێک کە کارێک دەکەیت ئەو کارە حەز لەگە حەز و خولیاکانی تۆ گونجاو بێ و کارێک بێ کە تۆ حەزت پێیەتی و ئەگەر 5-6 ساڵە بە کارێکەوە خەریکی حەز دەکەیت بارێکە بەملی تۆ دڵنیا بە ئەمە ڕێکی هەڵەی هەڵت بژاردە زۆر زار کاریگەری لە سەحوت کاژمێر هەشت کاژمێرەکەی خەویش دەبێت قەت کارێک مەکە کە حەزت پێینە قەت ناکەگەر بۆ بژێوی ژیان چەند ساڵێک خۆت خەری کردو بەڵام هەوڵ دە فرسەتێک بدۆ زۆواز لەو کارە بێنە ئەی مەترسەرەوە کەس دە برسانە مردوو هەوڵدە کارێ بدۆ زۆرەوە با نیوەی پارەکەشی کەمتر پێ بەڵام کە دەست پێ دەکەیت حەزت پێیەتی خوریا وردە وردە ئەمە گەشە دەکا لە تۆدا چونکە بە پێی توێژینەوەکان ئەگەر تۆ کارێک حەزت لێ بێت تەرکیزی شت باشترە هەندێک جار کەسانێکمان هەیە ئەوەندە حەزی لە ئیشەکەیە ئەها دەڵێن کاکرد کاتی داوامتەوە بۆ دەبڕۆ ماڵەوە تۆ بگەیتە ئەو قۆناغی ئیشێکی وا بدۆزیتەوە یعنی کاتی خەویشت کەمتر پێویستە چونکە بوونی تەرکیز لە ئیشێکە هەندێک جار سەدا بیستی کاتی خەوی بۆ پڕ دەکاتەوە واتە کەسێک کە ئەگەر بە هەموو حەز و خولیایەوە کارێک بکات تەرکیزی لەسەر ئیشەکەی بێ ئەم کەسە پێویستی بە کاتێکی کەمتر خەو هەیە لە کەسێک کە ئیشەکەی واز دەکات بارێکە بەملیەوە زۆر بێزار هەموو دەقەیەک بێت تااقەتە لە ئیشەکەی ئەمانە کاتی زیاتریان خەو پێویست تۆ کاتێککە هیوایەتە تەبوو حەزت پێی بۆ بێزانیاری لەسەرم کارە کۆ بکەیتەوە بەردەوام خۆت ئەبدێت بکەیتەوە بۆ ئەوەی ببیتە کەسێکی پسپۆڕۆک و سەرچاوە خەڵک سوودت لێوە بگرێ ئەمە زۆر گرنگە ئەمەش هەشت کاژمێر کە دەکات 16 کاژمێری شەو ڕۆژ لەم دوو کاتەیە ئەڕوا واتە ئەگەر تۆ 6 ساڵ بژێ 40 ساڵی تەمەنی تۆ ئەم دوو بابەتی باسمان کرد کاتی تۆ دەبوو 20 ساڵەکەی تر ئەمەیانە کە فێربوونە کە ئەوەی گۆڕابێ ئەوەی لە سفرەوە گەشت بێتە ئەو پەڕی سەرمایهداری ئەوەی لە سفرەوە گەشت بێتە ئەو پەڕی زۆرترین کتێب بخوێنێتەوە لە ساڵێکدا ئەوەی کە گەیشت بێتە کەسایەتێکی سەرکێش و بە هەزاران کەس ینی نەتوانن لە لووتکە ئەو کەسە بێن نەخوارە بۆ 8 کاژمێرە بۆتی باشە ئەو 8 کاژمێرە ئەکرێت لە ڕێگای بۆ نمونە فێربوون کاتێکە باسی فێربوون دەکەین واتە گۆڕانکاری بەردەوام لە زانینەکانتدا بکەیت تۆ چەند گۆڕانکاری لە زانینەکانتدا بکەیت کەسێکی سەرکەوتووتر دەبی لە فێربوون بەڕێزان کەسێک دەبیت کە بەردەوام لە پێشەنگدا دەبیت ناوکو ئەوی کە وارم بۆفی دەڵی گەورەترین سرمایە گوزاری مرۆڤ ئەوەیە کە لە بواری خوێندنەوەدا بیکە و بەردەوامە سەیریکەن ئەنی بۆ نمونە ئەو بابەتانی ئێستا ChatGPT و کلااود و ئەو بابەتانێکی ئێستا پەیدا بوون هەم ئەو کەسانە دایان هێناوە کە ئێستا سەرمایهدارەکانی جیهانن ئەیانەوێت ڕێگای گەیشتن بە زانست و زانیاری کەم بکەنەوە بۆ فێربوون وتمان گۆڕانکاری بەردەوامە لە زانی واتە تێگەیشتنت باشتر بکەی واتە بڕیاردانەکانت باشتر بکەی وە کتێبێکێکە لەم سەر چاوانەی کە باشترینە بە پێی توێژینەوەکان 100 و زانیاریانی کە دەستمان دەکە دیمە لە ڕێگای کتێبەکانەوە ئەتوانی لەو ڕەمەزانە چەند کتێبێک دیاری بکەیت بۆ خوێندنەوە ئەمڕۆ باشترین کاتە بۆی دیاریان بکەیت ئەگەر ئەم ڕۆژنا بەیانی هەوڵ بدات چەند کتێبێک دیاریکە بۆ نمونە 8 کتێبی دەستی دیاری بکە لەگەڵ دووسێ کتێبی دەنجی لەگەڵ دووسێ کتێبی PDF ئەمانە هەمووی کە بەرنامەی کارتەوە لە شوێنێک بووی هەستت کرد کتێبت بۆ دەستەوە نیە کتێبە دەنجەکەت گوێ لێ بکرێت لە شوێنێک بووی هەستت کرد کتێبی دەنجیت پێ نیە کتێبی دەستیت پێ نیە PDFەکە بخوێنەوە ینی بە فرسەتی بزانە ینی هەر مەجالێکە بوو تۆ بەکاری بێنیت بۆ خوێندنەوە کرێت لەم ڕەمەزانە بەس لەسەر بابەتە دینیەکان بێت چەند کتێبیشی دینی پەیدا بکە لە نووسرا و لە دەنجی و لە کتێبی PDF دوای ئەو بابەتێکی تر سیمینار و وێبینار و ڕاوێژی تایبەت زۆر گرنگە سیمینار ناوە کە شتێکت بینی سیمینارێکی باشت بینی بەشداری تێدا بکە وێبینارێکت بینی وەکۆ وێبینارێک ئەم شۆ هەیە لەگەڵ ئێوە ئامادەی یان ڕاوێژ بە کەسانی شارەزا بکە من چۆن کتێب بخوێنمەوە چی بخوێنمەوە چەند بخوێنمەوە ئیتر ئەمانە زۆر گرنگە ینی سەرچاوی باشی جاری وایە وێبینارێک یان سیمینارێک مامۆستاوت یان هەر کەسایەتی شتێک کە پێشکەشی دەکا
لەوانەیە ئەزمموی چەندین کتێب بێ لەم وێبینارەدا بیخاتە بەردەستی تۆ ئەنی هەر وێبینارێک لەوانەیە بەقدر خوێندنەوەی چەند کتێبێکی سوادەی لێ بکەیت جامە سەدان وێبیناری وامان هەیە لە یوتیوب لە ئاوا دەکاتیمی لە کۆمەڵێک ئێستا لە مەجای ئەو پرۆژەی خوێنێری بەرهەمدارە ئێمە یەک دنیا وێبینارمانەیە بۆ هەر گروپێکی نوێ کۆمەڵێک وێبینارمان لە یوتیوبەکە داناوە وەکو بەخوکردنی خوێندنەوە وەکو چۆن بە تەرکیز و تێگەیشتنەوە خێرای خوێندنەوەم زیاد کە مەش وێبینارێکمانەوە چەندین وێبیناری ترمان داناو لەم ڕۆژانە یەک لە وێبینارەکانی ڕوودا و تقریبان نازانم لاوە دەکاتیمی هەمووی دانراویان نە بەڵام ئەمانە ئەکرێت مامۆستا ئاواتش دێنیایە وێبینار هەیە دکتۆر دانا فازڵ کە یەکێکە لەوانە بەڕاستی مامۆستای ئێمە من هەر نیم سەعاتێکە قسەمان بۆ دەکات بەقدر خوێندنەوەی سەدان کتێبی سوادەیەک وە خاڵێکی تر خول ئەم خولانە من پێم وایە لە هەموو ئەمانە باشتر کە باسمان کرد خولە جام خولە چ خولێشی ئەلکترۆنی بێت لە ڕێگای ئەپلیکیشنەوە بێ خود لە ڕێگای تەلەگرامەوە بێ خود لە ڕێگای زوومەوە بێ خود خولێکی ڕوبەڕوو بێ زۆر گرنگە ینی بەپێی توێژینەوەکان نزیشی 100 کاتژمێر زۆر گونجاوە کە تۆ لە ساڵێکدا خول ببینی و ینی ئەمە فرسەتێکی زۆر باش دەبێت بۆ و هەوڵ بدەیت لە ساڵێکدا سەر 20 بۆ 25 کتێب بخوێنیتەوە بەڵام ئەم ڕۆمەزانە توانیت بکەیتە فرسەتێک بۆی دوو قات و سێ قاتی هەمبریان ترسی کتێبەکانی هەمووی باشن بڕێزانەوەی کە لێرە بینیم یەکسەر ببوورن ئەوانی ترکە نایبینم دوایی کاتێکدا دەنم پێنج قولەکێک وە سەیری کۆمنتەکان دەکەم و جوابیشتان دەدەم بەڕێزان زۆر گرنگە کاتێک کە تۆ دەخوێنیتەوە لە فێربوو ناپەرە بە خۆت دەدەیت لە ڕێگایجا ئەلیکترۆنیاتەکە باسی ئەوەشم نەکرد کلااود و چات جی پی تی و ئەوانش ئێستا کۆمەڵێک ینی بابەتی نوێن کە هاتوونەتە ناو جیهانی خوێندنەوە بۆ منە کلااو دەتوانی تۆ قناعتم وایە ئەوەی بە سعاتێک لە خوێندنەوەی کتێب دەست دەکەوێت لەوانەیە لە کلااوت لەسەر چات جی پی تی ئەمانە بە دەدەقە دەست بکەی زۆر گرنگە بە ڕێزانی سفادە لەم بابەتانەش بکەم بە تایبەت لە مەجای پسپۆڕێکی خۆت ئەمانە واد لێ دەکات چی واد لێ دەکات تۆ دیدگات فراوانتر بێ دیدگا مەبەستمان چییە ڕوئیا یان دیدگا بریتێ لەو ئامانجە یان ئەو سەرمایە گوزارێ کە خوێنەر دەیەوێت پێی بگات یان بەدەستی بهێنێت باشە ینی تۆ ئەتەوێت نازانی ئێستا زۆر خەڵکێ لەبەر ئەوەی کە خوێندنەوەی کەم ئاسی زانیاری کەمە پێی ئەڵی تۆ خەونت چییە خەیاڵت چییە ئامانجە چی ئەڵێ نازانم ناحقی نییە کە نازانێت لەبەرەوەی بە هەموو تەمەنیدا دەکتێبی نەخوێندوت باوەڕ دەکەن لە قوتابخانەی خۆم قوتابی مێپۆلی حەوتداهشتە نوێ یعنی قوتابی هەیە ئەڵێ مامۆستا لە هەموو تەمەنمدا حەز دەکەم قسەی زۆر جوانە ئەڵێم چەند کتێب بخوێنێتەوە بەخۆ مامۆستا لە هەموو تەمەنمدا لەوانەیە حەوت هەشت کتێب بخوێن بێت یعنی باوەڕ بکە دیارە ئەو قوتابی کە حەوت کتێبی خوێندوت و دیارە لەگەڵ قوتابی کە هیچ کتێبی نەخوێندوت سەقافەی بە حەوت کتێب سەقافەی ئەو قوتابی دیارە ئەو فێرخوازە دیارە کە قسە دەکات زۆر مسەقفان قسە دەکات حەقی ئەوەی هەیە کە لەبەری هەستی و ڕێزی لێ بکری یعنی بۆیە قەت وا هەز نەکەن کە خوێندنەوە سوودی نیە تۆ لەوانەیە هەست بە خۆت نەکەی کە وا هەستکەی کە هیچ سوود لی نەبینیەوە بەڵام ئەکیید بە لەوەی کە بەرامبەرەکەت هەستت پێ دەکەم من هەست بە قوتابیەکانم دەکەم کاتێک کە دڵی مامۆستاش کتێبم خوێندوتەوە هەستی پێ دەکەم کە بەڕاستی ئەمە دیارە لە ژیانی دا هەندێک کتێبی خوێندوتەوە باشە زۆر جار هەر ئەوە بەراورد دەکەم وڵا کتێبی دەنجی زۆرە زۆر سەرچاو هەر لە یوتیوب بنووسە کتێبی دەنجی بۆ نمونە کوردی سەدان کتێبت بوو پێشنیارتێک بەڕێزان ئەمانە یعنی خەریکە کۆن دەبن ئەو بابەتانە مۆزوع کتێبی دەنجی ئەو بابەتانە ئێستا بە سەدان و بە هەزاران کتێب بەتوانین بڵین لە یوتیوب دەست دەکەوێت لەسەر بۆی گرینگە بەڕاستی ئاشنای ئەم شتانەبین هەر خودی ئامادەبوونتان لە وێبینارە بەرز دەنرخێنم نیشانەوەی کە ئێوە پرۆشی فێربوون نیشانەوەی کە هەستان بۆ فێربوون هەیە خاڵێکی تر پامت بۆ نمونە پامێکە تێویش ئەوەیە کە دە کتێب لەم مانجی ڕەمەزانی ورن تۆزە بە سەریحی کەمکەمە نووسین هەڵی تێدای قسوور معفوکەن بە گەورەی خۆتان دەبێ بمان بورن ئەنی نابێ هەبێ بەڵام هەندێک جار هەیە بەڕاستی ئەو بەسەرماندا تێتە پەڕێ چۆن دەتێ بگەیت بۆ ئامانجە بۆ نیەتە دەوەیە کە دە کتێب بخوێنیتەوە لەو مانج ڕەمەزانە کاتێک کە وتمان ئامانجیانی چی یعنی هەر شتێک لە مێشتی تۆ پرسیار بە وڵامەکەی ئامانج تۆ توانیت وڵام بدەیتەوە ینی ئامانجێکت هەیە و دروست با بین بزانی هەنگاوی دووەم پلاندانانە کاتێک کە باسی پلاندانان دەکەین یانی چی تۆ مانگێکت لەبەردەسیدا مانگە لە 4 هەفتە پێکاتوە
خشتێکی ئاوا دروست دەکەی وکوەوە لێ ئەنووسی هەفتەی یەکەم دووەم سێم چوارم و ئەنووسی هەفتە ناوی کتێبەکان بۆ نمونە دە کتێبت پێشنیار کردووە ئەو کتێبەکان لە هەفتەی یەکەم ئەو کتێبە ئەو کتێبە دەخوێنەوە هەفتەی دووەم ئەو کتێبە ئەو کتێبە هەفتەی سێم ئەوە هەفتەی چوارم ئەو کتێبە دوای کۆی ژمارەی پەڕی کتێب بۆ نمونە کتێبی فڵان 300 لاپەڕ بۆ نمونە کتێبی فڵان 700 لاپەڕ کتێبی فڵان ئەکی دەتوانیت تۆ تەفسیری قورئان بخوێنیتەوە توانیت تۆ قورئانی پیرۆز بخوێنیتەوە بەڵام ئەوە بکەن زۆر باشە یارمەتی دەرتان دەدا بۆی کوالیتی خوێندنەوەتان باشتر بێگەر تۆ چەند منیش وا پێشنیارم کرد کە زیاتر کتێبە دینیەکان جا قورئانی پیرۆزە تەفسیرە یان حەدیسە یان کۆمەڵی کتێبە لەسەر ژیانی پێغەمبەرمان درودی خۆی لەسەر بێت لەسەر هەر بابەتێک لەم بابەتانەی کاتێت خۆتی تێدا پەروەردە بکەیت زۆر باشیشە ئەوم پێم پێشنیاری ئەو ناکەم کە تو ئێوە بێن کتێبەکان بگۆڕن هەوڵ بدەن ئەم مانگە تەواو تەرخان بکەن بۆ ئەوەی لە ڕوانگەی دینی و خۆتان پەروەردە بکەن بەڵام لە ڕوانگەی دینیشەوە ئەبێ بەشیشی دابنی لەو کاتە بۆ خوێندنەوە لە دوای نوێژەکان کە مەجاالتانە کتێبە PDF-ەکە دەربێنە دەخولک بخوێنەوە لە دوای هەر نوێژێک و 50 خولک دەکات سیر دەکەیت ئەم ڕۆژێ 56 لاپەڕت خوێندێت و دوای ئەوە ڕۆژانە چەند لاپەڕت خوێندەوە ئەینووسی کۆی ژمارە دوایی ژمارەی پەڕی خوێندراوە لە ڕۆژ و لە هەفتەدا باشە بۆ من لە کۆتایی ئەم هەفتەدا 2000 لاپەڕم خوێندێتەوە کە 4 کتێبە 5 کتێب یعنی ئەم وردەکاریانەوات لێ دەکات زۆر زیاتر بەردەوام بێت باشە بەڕێزان ئەمە یەکێک بێلەوانەیە کە ئیسفادەی لێ بکەن هەر کەسێک بەپی تایبەتمەندی کەسایەتی خۆی وردەکاری پلان یان ئامانزدا دەڕێژ بۆ نمونە هەیە ڕۆژانە 15 تا 20 خولک دەخوێنێتەوە هەیە سعاتێک دەخوێنێتەوە هەیە نەخێر ڕۆژان ناخوێنێتەوە بەڵام لە کۆتایی هەفتەکەدا 5 سعات بەسەرێکۆ دەخوێنێت هەیە لە شوێنی کار دەخوێنێتەوە هەیە لە ماڵەوە دەخوێنێتەوە هەیە ناو سیارە دەخوێنێتەوە هەیە لە مزگەوت کتێبە خوێنێتەوە کێشەمان نییە تۆ بە گوێرەی تایبەتمەندی کەسایەتی خۆدە و شوێنە دیاری بکە و بخوێنەرەوە گرنگەوەی کە تۆ لەو 24 کاتژمێرە فرسەت وەگری ئەو هەشت کاتژمێرەی کە بەدەرە لە خەو لە ئیشکردن بە فرسەتی بزانی تو ڕۆژ نیو سعاتێک لەمە بقۆزیتەوە بۆ خوێندنەوە باش خۆی کاتێک کە باسی ڕوئە یان دیدگا دەکەین بەم شێوەیەدا دەڕێژرێت خوێنەرێک دەڵێت دەمەوێت لە کۆتایی ڕەمەزان دەکتێب دەخوێنمەوە یان بخوێنمەوە باشە دابەشی دەکەیت بەسەر یەک مانگدا یەکەم هەنگاودەوەی کە ئایا ئەو مانگە چۆن ئەو دەکتێبی بەسەردا دابش بکە باشە و هەر هەفتەیەک چەند کتێبی لەو دەکتێبە بەردەکەوێت لە هەر سێ ڕۆژێکدا چەندی بەردەکەوێت لە هەر ڕۆژێکدا چەند لاپەڕی بەردەکەوێت پەڕ و کتێب ئەنی پەڕ وە کتێبی بەردەکەوێت ئەمە زۆر گرنگە دوای لە هەفتەی دووەم چیت بەردەکەوێت دابەشی دەکەیت دوایی ورتری دەکەوێت دابەشی دەکەیت بەسەر ڕۆژ هەر ڕۆژێک منەمێ بۆ منە 50 لاپەڕ بخوێنمەوە لە سێ کاتی جیاواز بۆ منە بەیانیان نیوڕیان ئێواران هەندێکی لە ناوسیانە ئەنی کێ شەر نییە تا کتێبێکتەوانەکە بیستە سەر کتێبیشت هەوی هیچ فەرقێک نییە گرنگەوەی کە تۆ بخوێنیتەوە جا چ کتێبی دەنجی بێت چ کتێبی PDF بێک چ کتێبی لاپەڕ بێ ئیتر بەڵام کتێبە چاپکراوەکان لەوانەیە ئاسانتر تۆ بتوانانی هایلایتی بکەیت و بتوانانی شتە گرنگەکان دیاریکەی بۆ جارێک شتێکات دەسەرەوە بتوانین بەدە دقە ئەم ڕازای بکە دوایی ڕۆژی یەکەم چەند پەڕ و کتێبت بەردەکەوێت ئا بۆ شێوازە وردەکارێکی داوڕێژی زۆر باشترە هەنگاوی دووەم لە پلاندانان ئەویش پەرەپێدان و جێبەجێکردنە باشە خاڵەشی زۆر گرنگە زۆر جارەڵێن باڵندەکان بە فڕین دەناسرێنەوە مرۆڤەکانیش بەو کارانەی کە ئەنجامی دەدەن ئەکید ئەم قسەیشی زۆر دروست بەو کردارانە بۆ ڕفتارانەی کە تۆ دەیکەیت وەکو مرۆڤ بۆ دەناسرێت وەنە فڵان کەس ڕۆژانە سێ کاتژمێرە خوێندرێتەوە بۆ ئەناسرێتەوە کە کەسێکی خوێنەوارە زۆرە خوێنێتەوە و کاتێکی تایبەتی داناوە بۆ خوێندنەوە کاتێک کە باسی پەرەپێدان و جێبەجێکردن دەکەین دەمەوێت پەرە بخۆم بدەم و وعد بخۆم بدەم ئەو ئیشە ئەو کتێبێکە دامناوە جێبەجێ بکەم و هەمووی تەواو بکەم سێشت زۆر گرنگە یەکەم ویست دووەم بەردەوامی سێم ئارامگرتن ویستە تەبێ بۆ ئەوە کە دەتەوێت لە ڕوانگەی دینیەوە کۆمەڵێک زانیاری پەیدا بکەیت لەسەر مەجای دینی و ماجی ڕەمەزان بە فرسەت بزانیت بۆ ئەمە
لەسەر بەدەر لە تەفسیر کۆمەڵێک زانیاری تر لەسەر حەدیث لەسەر بۆ نمونە لەسەر وەکو باسم کرد ژیانی پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێت لەسەر هەر بابەتێک لەو بابەتانەی کە دەتەوێت لە ڕوانگە دینەوە خۆت تێدا پەروەردە بکەیت ئەبێ ویستە تەبێت دووەم ئەبێ بەردەوامی بۆ نمونەوە داواکە هەموو ڕۆژێ 50 لاپەڕ بخوێنیتەوە لەو 24 کاتژمێری وەخت بدۆزەوە وەخت بدۆزەوە بۆ ئەوەی جێبەجێ دوای ئارام بگرە تحمل بکە بۆ نمونە دانیشتووی 10 پەڕت خوێندەوە وادە داوا تا 40 پەڕ نەخوێنیتەوە هەڵنەستیت ئارام بگرە و تحملی ئەوە بکە ڕۆژێک تو ڕۆژ سێ ڕۆژ ناخۆشەوەکو چۆن لە ڕەمەزانیش ڕۆژ یەکەم دووەم سێم چوارم پێش ڕۆژ بەسەردا تێپڕیتر وای لێ دەڕادەی تۆ لەگەڵی نەتوانێت دەبێنە برسیت دەبێ بە هەمان شێو ئەمەش ڕاستە هەنگاوی سێم جێبەجێکردن کاتێکە باسی جێبەجێکردن دەکەین ینی ئەوەی کە ئەمڕۆ جێبەجێ دەکەی لە ماوەی 24 کاتژمێر زۆر گرنگەوە گرنگترین شتی هەنگاوی پلان و ڕێخستنی کات و ئەوانەیە ئەوەی کە ئێستا دەتێ بیت باشە خۆی کاتێک کە باسی پلان دەکەین پلانی ئەنی چی پلان خۆی پلان بۆ چارەسەرکردنی زیادە ڕۆیەکانە ئێمە باسی ئەوە دەکەین کە لە دوای 8 کاتژمێری کارکردن و 8 کاتژمێری خەوتن 8 کاتژمێری ترمان هەیە بەلاش و حلاش دەڕوا لێمە ئەمە زیادە ڕۆیی ئێمە تێماندا کردو پێویستە ئەو زیادە ڕۆیانە بقۆسینەوە ئێمە ئێستا لێرە کۆبووینەتەوە وێبینانە بۆ ئەوەی کە ئەو زیادە ڕۆیە ئەگەر بە من یەک ئامارتان بدەمێ سیرکە ئەگەر ئێمە ساڵێک 365 ڕۆژەوەە 365 باشە بەڕێزان 365 جارانی 24 دەکەیم زانین چەند کاتژمێر دەکاتە 8760 کاتژمێر باشە 8760 کاتژمێر ئەگەر من ڕۆژانە باشە ئەگەر دابەشی 16 بکەین زانین چەندەکە 16ەکەی لێ دەربێنین 16 ئەفوان 8000 هاوی لێک دەمەوە دەکا دابەشی 16 بکەین باشتیش تر بکەین 365 جاران 16 دەکا 5840 باش 5840 کەمی 8760 تقریبا 2920 ساعتمان دەمێنێ و 2920 ساعت لە ژیانمان دەڕوە هاوی باسمان کرد دوای ئەوە ئێمە ئەومان لێ دەرهێناکە 8 کاتژمێری خەو 8 کاتژمێری ئیشکردن باشە ئەگەر ئێمە لەو 8 کاتژمێرە ڕۆژانە نیو کاتژمێر 2920 ڕۆژانە نیو کاتژمێر لێوەربگرین بۆ خوێندنەوە باشە جاران 0.5 بزانم بۆمان دەچێت دەکاتە ئەفوان باشە بە هەر عینان ئەوەی تازە ئەگەر یەک کاتژمێر بێ دەکات 365 لە ساڵێکدا 365 ساعت وایە دابەشی دوو بکەین دابەش دوو دەکاتە 182 ساعت یعنی تۆ ئەگەر لەو 1920 ساعتە تەنها 182 ساعت کە ناکاتە سەدادەی ئەو کاتەیە کە بۆم باسکردن سەدادە ناکە ئەکید بە سەدادە ناکە لەبەرەوەی 2000 ساعت ئەگەر 200 لێ دەربێنی نەکات چەند دەکاتە تقریبا 105 ئەگەر غەڵەت نەبم ئەگەر هەڵە نەبووم 105 دەکا 105 بۆ سەدادە دەکا یعنی تۆ ئەگەر سەدادەی کاتی خۆت تەرخام بکەی بۆ خوێندنەوە بەتایبەت ئەو بەشداربوانەی پرۆژەی خوێنەری بەرهەمدار ئەگەر ڕۆژانە نی ساعت بخێنەوە سەروی 80 پەڕ دەخوێنەوە زیاتریش چێ لێرە لەگەڵمانە ئەتوانیت لە نیو ساعتە چەند پەڕ بخوێنیتەوە ئەگەر لە کۆمنت بۆ مابنووسن یەکێکمان لەگەڵ بێ یعنی زانیاری هەبێ لەسەرەوەی پێشووتر تەجروبەی کردیان لە چارێکێکا چەند لاپەڕ توانین بخوێنیتەوە بەڕێزان بۆ مابنووسن
یەکێک لێرە بێت تەجروبەی هەبێ ڕۆژانە بخوێنێتەوە بە کات بخوێنێتەوە چێمان هەیە پێمان دەڵێ کە ئەتوانێت لە عفوان بۆم بنووسن بۆ نمونە لە 15 خولەکە ئەتوانێت چەند لاپەڕ بخوێنیتەوە 20 لاپەڕ 20 لاپەڕ ئەتوانێت بخوێنێتەوە لە ماوەی چەند بێزەحمەت هێلی خان باشە 4 لاپەڕ لە چەند بنووسن بۆ نمونە لە ماوەی 15 خولەکە ئەتوانی چەند لاپەڕ بخوێنێت 15 خولەک 10 لاپەڕ باشە 30 لاپەڕ لە 15 خولەک یاسخان بەشداربی خۆمان بووی لە 6 ساغ بێ باش 15 خولەک تقریبا نەکاتە 15 خولەک 35 لاپەڕ هەر بژی 20 لاپەڕ لە 30 خولەک باشە سەرویسی لە ماوەی 30 خولەک زۆر باشە بژی بە ئەوەی نیازخان بە نمونە وەرگین باش ئەگەر 30 لاپەڕ لە ماوەی 15 خولەکە بخوێنێتەوە واتە 6 لاپەڕ لە نیو سەعات باشە دی ڕۆژانە نیو سەعات دادەنە 6 لاپەڕ خوێنێت باش 6 جاران حوتیکە ئەکات چەند کە 420 لاپەڕ لە ماوەی یەک هەفتەدا باشە ئەگە جارانی سەتی بکەین بزانین 6 جاران سی عفوان ئەگە جارانی سی بکەین دەکە 1800 لاپەڕ لە ماوەی مانگێکدا باگە هەر کتێبی 200 لاپەڕە بێدا بەشی 200 بکەین بە نزیکی دەکا نزیکی 9 کتێب لە ماوەی مانگێکدا زۆر باش دەست خۆش دەمات زۆر گرنگەوانە بزانن ینی دیاریکەن کە لاو ڕۆ خوێنتانەوە تکایە بە بۆ بخوێنەوە کاتێککە خوێنتانەوە بزانن لەکوێ دەست پێ دەکەن لەکوێ تاوا دەبن ژمارە و لاپەڕانێکە خوێنتانەوە چەند دەوانە زۆ گرنگە و معلوماتانەتانێت بۆ پلاندانان بۆ چارەسەری زیادە ڕۆیەکانە بۆ نمونە زیادە ڕۆی لە جێبەجێکردن لە بەڕێوەبردننی کات لە فێربوون لە سەرمایە گوزاری لە کەسایەتی لە خۆ گونجاندن لە بەردەوامی لە قوبڵکردنی هەڵا کۆمەڵی هەڵەمانەیەک لەوانەمە ئێستا نازانی کە خێرای خدەوما چەندە لە دقێکدا نازانی کە لە ماوەی دەدەقا چەند لاپەڕە خوێنینەوە نازانین ینی کاتێککە باسی یابانی دەکەین یابانی ئەوشتانە دەزانێت لە هەر یابانێک بپرسە ئەزانێت کە خێرایی خوێندنەوەی لە دەقێکات چەند هەر لە مناڵی و فێریەوە کراوە جەماعەت تۆ زۆر گرنگە بزانی بۆ نمونە سورعی خێرایی ئەو سیارەت چەندە بۆ نمونە سیارێکە تۆ لێ خوردی بزانین خێرایەکەی چەندە بزانیت بۆ نمونە نێوان هەولێر بۆ سلێمانی چەند کیلومتر زۆر خۆشە و معلوماتانە تەبیانی جاری وایە کە سیارەکەت سیرەکەی دەزانیت لە خێرایی 100 دەڕوان نێوان هەولێر بۆ سلێمانی بۆ نمونە 4 کیلومتر یان 150 کیلومتر باشە ئیسە تۆ توانی لێکدانەوەیشی نزیک بکەیت کە تۆ بە چەند دەگەیتە سلێمانی بە چەند دەگەیتە بەغا بە چەند دەگەیتە کیلومترەکەی بزانیت ئەو گرنگە ئەمە یارمەتی دەدا بۆ ئەوەی چارەسەری بەشێک لەو زیادە ڕۆیانە بکەی کە پێوە خەریب گەورەترین کێشەی جیان بریتێ لە دەستپێنەکردن 1970 دەستپێنەکردن و خۆدزیینەوە پرۆگرام کراوی لەسەر ئێستاش خەڵکێکی زۆرمان هەیە لە کوردستان ئەڵێ من ناخوێنمەوە لەبەرەوەی خوێندنەوە هیچ سوودێکی نییە لەبەر ئەوەی بە خوێندنەوە ناگەین بە هیچ لەبەر ئەوەی خوێندنەوە کێ بە خوێندنەوە چێر سوودی لە خوێندنەوە بینیوانی ئەم قسانە هەیە ئەمە لەسەری پرۆگرام کراوی لەوانەیە لە وڵاتێکی پێشکەوتۆ قسەی نەکرێت بۆ سەیری ژیانی زۆربەی سەرمایه‌دارەکان بکە هەمووی خوێندنەوە ڕۆژانە ئەو مەجارانە گرنگە ئێمە معلوماتمان هەبێت لەسەری بەڕێزان بمێنەوە ئێستا ئێمە دێنە سەر کوالەتی خوێندنەوە چۆن وا بکەین کە نیو سەعادە خوێنینەوەکو ئەوەی کە نیازخان هەرێکێک بوو لە بەشدار بەکانی خۆماڵی من لە ماوەی 15 خولەکە توانم 30 لاپەڕ بخوێن باشە تۆ 10 لاپەڕە خوێنیت ئەو 30 لاپەڕە خوێنێتەوە کارەکەی چییە ئاکرێ منیش وا بکەم کە 10 لاپەڕ بیکەمە 20 لاپەڕ بیکەمە 25 لاپەڕ بیکەمە 30 لاپەڕ ئەکیت ئەکرێ ئەمەش زۆر گرنگە لەگەڵەوەی کە بەرنامە دادنی کاتی خۆت ڕێک دەخی کوالەتی خوێندنیشت باش بکەیت بەپی توێژینەوەکان ئێمە لە خوێندنەوە ئێستا بە ڕێزان مەجاری پرسیاریش دەدەم
لە خوێندنەوە فێری ئەوە نەکراوین، ینی قوتابخانە فێری ئەومان ناکە کە چۆن هەوڵ بدەین کاتێک کە بە 2 سەعات بابەتەکانی قوتابخانە دەخوێنی چۆن وا بکەین بە سعاتێک و 50 دقە بیخوێنین، خێراییمان تۆزێ زیاد بکەین. چۆن ئەگەر لە کاتی خوێندنی بابەتێک یا خوێندنەوەی کتێبێکە 20,000 خەیاڵمان دەڕۆ، چۆن وا بکەین 10,000 خەیاڵمان بڕۆ. ئێمە بەڕاهێنان ئەمانە دەکەین، ینی هەر یەکێک لەمانە چەند ڕۆژێکی ڕاهێنان بۆ دادنێ. بۆ نمونە من تێگەیشتنم خراپە لە کاتی خوێندنەوە، گوتم فێربوون بۆ چیە؟ بۆی کە گۆڕانکاری لە زانین دروست بکەین، زانینەکانمان کاتێک کە گۆڕانکاری لە زانین ڕوویدا تێگەیشت نیشمان دەگۆڕێت بۆ شتەکان، یعنی ئێمە باشتر تێدەگەین لە شتەکان. بۆ نمونە 2 نەفەر دانیشتون ئەمە دەرسێکی تایبەتمانێ لەسەر تێگەیشتن، ئەوانەیە کە لەگەڵمان بەشدارن و پێشووتر تەجروبەیان بینی ئەویان بینی، ئەڵێن 2 نەفەر لە دوورەوە سەیری شتێک دەکەن، یەکیان ئەڵێ ئەمە قەلە ڕەشێکی تریشیان ئەڵێ بزنە، ئەڵێ قەلە ڕەشە ئەڵێ بزنە، دەڵێ با نزیک بینەوە. کاتێک کە نزیکە بنەوە ئەبینێ دەبینن دەفڕێ، یەکەشیان ئەڵێ نەموت قەلە ڕەشە، ئەوی تریانەوە کە لە ڕقاڵێ بشفڕێ هەر بزنە. ئەمە لێرە دووشتمان بۆ دەردەکەوێت، یەکێکیان ئەوەی کە دەڵێ بشفڕێ هەر بزنە، ینی ئەم کەسە زۆر قەپاتە، زۆر داخراوە، ئەوەی نییە مناقەشەی لەگەڵ بکەیت، یعنی لە زانین و لە تێگەیشتن سفرە ئەو کەسە. بەڵام ئەوی تریانەکرێت تۆزێک بڵین باشترە، دەکرێت ڕاستیش لە لای ئەو نەبێ، بەڵام هەرچۆنێکی بێمە پشتگیریەوە دەکەین کە بزن نافڕێ قەلە ڕەش دەفڕێ، بەڵام بزن نافڕێ، یعنی تۆ مناقەشە لەسەرەوە دەکەیت دیارە زۆر دەبەنش. وە دوو کەسمانێت تۆزێ مسەقەفتر، بەڵام هەردووشیان کێشە لە تێگەیشتنیانێ. بۆ نە ژوورێکی تاریکە بینن ئەڵێن ئەم ژوورە تاریکە دیارنی هیچ شتێک، ئەڵێن نەفرێکی تێداوی تریشاڵی کەسیتیانی، ئەڵێ نەفرێکی تێدا کەسیتیانی، نەفرێکی تێدا کەسیتیانی، ئیتر 5-6 ساعت بۆ مناقەشە دەکەن، بەڵام بۆشیان نییە بچنە ژوورەوە. کەواتە مادەم من بۆم نییە بچمە ژوورەوە کەشفی ئەوکەم کە ئایا نەفەرەکەی تێدایان تێدانی، مناقەشەکردن لە شتێکی وا زۆر بێسەروبەریە، ئەوە ڕوون دەکاتەوە کە تۆ مناقەشە لەسەر شتێک دەکەیت کە ینی جام مشکلەکە لەوەی هەرێکێک لەوانە هەست دەکات بڕاستی لە لای ئەوە. ئەمە ینی ئەمە کێشەیە بەڕاستی، ئەمە ینی مرۆڤ چەند بخوێنێتەوە خۆی ناخاتەنا ئەو مناقەشانەوەی کە هەست دەکات هیچ دەرئەنجامێکی نییە، هیچ سوودێکی نییە و کاتی بە فیڕۆ دەدا. بۆ خاڵێکی تر لەمانە بەیاد سپاردن ئێمە زۆر ڕاهێنان دەکەین لەسەرەوەی دەبێ هەم بەشدار بووێکمان قەڵم وەرەقەی بەردەوام پێ بێ کتێبێکشی پێبێ، یا لاوی لە دقەیەک دانووسی تۆ چی بیرماوە بینویسەوە، بەیادە سپاردەوە بینویسەوە، دوای بەیاد خۆتی بێنەوە، دوای ئەوە دەگەینە قۆناغی بەرهەمدار بوون، چۆن ئەوانەی کە خوێندومانەوە بیکەینە سیمینار ماین مەپی بۆ دروستکەین، نەخشەی زیێنی بۆ دروستکەین، بیکەینە راپۆرتێک و لە زانکۆ پێشکەشی بکەین ئەگەر من قوتابی زانکۆم، یان ئەوانەی کە لەگەر لەسەر من قوتابی پۆلی 12میان ئامادەیم ئەوەی لەسەر زیندە زانی من تەمرینم کردو چۆن ئێستا هەوڵ بدەم پێشووتر ئەگەر هەموو کتێبەکەم بە 50 ساعت تەواو دەکرێت، ئێستا چۆن بە 40 ساعت تەواوی بکەم. ئیتر ئەمانە هەمووی هەنی ئەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت و گرنگیشە. بۆ کارەکانی دروستبوونی شوێنگەی کەسیەتی تۆ چەند بتوێت کەسیاتیت بەهێز بێ ئیش لە سەرمانەوە، یەکەم بەها ینی چی؟ ینی هەشتێک کە نرخ و کاتی پێدەدەیت بەهای هەیە لە لای تۆ. بەڕێزان زۆر گرنگە تۆ ڕۆژانە باسم کرد نی کاژمێردا بنیت بەها بدەیت بە خوێندنەوە، باشە بەها بدەیت بە خوێندنەوە. هەر ئەو نمونەی تازایی ئەو بەڕێزەی نیازخان ئەگەر سیلاپەڕ بخوێنێتەوە ڕۆژانە سیلاپەڕ جارانی ساڵ 365 ئەکاتە لە هەر ساڵێکدا 122,000 لاپەڕ دەخوێنێتەوە. ئەگەر دابەشی 250 بکەین 250 لاپەڕ دەکاتە 87 کتێب دەخوێنێتەوە لە ساڵێکدا. باوەڕ بکەن من ئەڵێم قوتابیم هەیە 7 کتێبی خوێندێتەوە لە هەموو تەمەنیدا، سەقافەی فەرقی هەیە، باشە 250 هەر کتێبێک 250 لاپەڕ بێ ئەکاتە تقریبان 88 کتێب بخوێنێت. ئەبێ گۆڕانکاری لە کوالێتی خوێندندا. بۆیە بە نیم سەعات لەوانەیە تازە بەڕێزێکیش باسی کرد بای ئەویان ئەڵێ من لاپەڕ دەخوێنمەوە جارانی 365 ڕۆژ ئەکاتە 3650 لاپەڕ دەخوێنێتەوە. ئەگەر دابەشی 250 بکەین کاتە 4 کتێب لەکوێ و 88 کتێب لەش سیکەن ئەو جیاوازیەکەی کاتێک کە تۆ ینی من دایمەن ئەو قسەیە دەکەم بەڕێزان، وەڵی خوێندنەوە کارامەیە، وەڵی تەکنیکە،
وەڵی فێربوونە، وەڵی تەکنیکەکانی بزانی زۆر ئاسان حەزت دەچێتە خوێندنەوە وردە وردە فێر دەبیت ڕۆژانە بخوێنیت. خاڵی دوم کە تۆ بەهات بە شتێکدا ینی دڵنیا بە کە تۆ لە ساڵێکدا ڕۆژی نی ساعت خوێنەوە دوای ساڵش کە دیدگا خەونەکانت دەگۆڕێ، تۆ کەسێکی مسەقفتر دەبی لە بیرکردنەوە لە خەون لە بیری خەیاڵ. دوای ئەو پەیامت دەبێت پێیام چییە؟ پێیام ئەو شتێک کە خۆتی پێ بە خەڵک دەناسێنی ئەتێ خەڵک بەچی بتناسێ. تۆ پیاوێکی کەسێکی خوێنەربی بە ڕێزێکی خوێنەربی پەیامەکانت زۆر جیاوازە لەگەڵ کەسێک تیکتۆکسی یان کەسێک کە هیچ خوێنەواری نییە و کە تەنها بە شارەزایە گەیشتوتە پلێک. خاڵێکی تر دوای ئەوە کە تۆ پەیامت دەبێ ئامانجت دەبێت پلانێک دادنێ من دەمەوێت لە دوای 5 ساڵتر بگەمە کوێ، دوای پلانی استراتیژی دەبێت ڕۆژانە کاری لەسەر دەکەی هەموو ڕۆژێک بەرنامە دادنێ بۆ ئەوی چی بکەم و چینەکە. توێژنەوەکان دەڵێن ئەو کەسانەی کە ڕۆژانە دەخوێنەوە سەرکەوتووترن، زیرەکترن، تەندروستترن، تەمان درێژترن، هاوکات کاریشیان باشترە. یعنی ئەوانەی کە ڕۆژانە 10 دقەت چارێک نیو سەعات دەخوێننەوە یابان بۆ دەستی پێکرد. ئەڵێن ئەگەر ڕۆژانە تۆ یاسایشیانەی بەناوی یاسای 15 خولەکێر لەو کتێبێک کە چاپ کردو لەویش باسم کردووە، ئەڵێ ئەگەر تۆ تااقەتت نییە ڕۆژانە سەعاتێک کتێب بخوێنیت تۆ ڕۆژی 15 خولەک بخوێنەوە، ئەگەر ڕۆژانە 15 خولەک بخوێنیتەوە تۆ ئەوان ڕۆژە هەم لە هەر 15 خولەکێکە سیلاپەڕە خوێندنەوە بەڕێزان. باشە باش سی وەکو ئەوەی تازە هەر وەکو ئەوەی نیازخانی دەکات تقریبان لە مانگێک دەکاتە 9 کتێب و لە ساڵێکدا دەکاتە. هەر خۆتان دیراسەکان سیرکردنی یابانیەکان بە نزیکەی لە نێوان 6 بۆ 8 کتێب دەخوێنەوە تا 90 کتێب کەواتە ئەڵێن ئەگەر تو ئەوە یابانی دروست ئەڵێن ئەگەر تااقەتت نییە ڕۆژانە سەعاتێک کتێب بخوێنیت و 15 خولەک بخوێنەوە. ئەگەر مەجالت نییە ڕۆژانە وەرزش بکەی ڕۆژی 15 خولەک تۆزی خێراتە پڕ لە ڕۆژنی ئاسایی باشتر لەوەی هەفتەی 2 ڕۆژان بچیتە ڕەشاقە. ئەگەر کاتت نییە خۆت فێری زمانێ بکە ڕۆژانە 5 و 6 زمانی ئینگلیزی بخوێنە لە 15 خولەکە باشترە لەوەی کە هەفتەی 2 ڕۆژان بچیتە خولێک بۆ فێربوونی زمان. ئیتر ئەمە شەڕێک وایە تۆ ئەم ڕەمەزانە بە فرسەت بزانە. توێژینەوەیەکمانەیە جیمستاون کردوێتی لەسەر خوێندنەوە هاتووە چەند کەسی هێناوە داوای لە بەشداربووان کردوە چەند بەشداربووی هێناوە کە هەموو ڕۆژێک بۆ ماوەی 1 کاتژمێر و 6 ڕۆژ لە هەفتەیەکدا بخوێنێتەوە. بەشداربووان کۆمەڵە کتێبیان بەکارێنە هەر یەکێک لەو کتێبانە پێکات بوون لە نزیکی 72,000 وشە کە دەکاتە نزیکی 500 پاڵ. ئامانجەکەش بەم شێوازە دەرچوو بابزانین. خوێنەرێکی هێواش بینی هاتن دیراسیان کرد کە بزانن لە دەقەیەکدا چەندە خوێنەوە. بینیانێکێکیان 150 دەخوێنێتەوە لە دەقەیەکدا کەسێکی تر 250 وردە وردە 350 خوێنەری شتێدا بوو 700 دەخوێنەوە لە دەقەیەکدا. وەکو ئەوانەی کە تازە لێ سەرەتا لێم پرسین لە دەقەیەکدا چەند وشە خوێنیتەوە 750 دەخوێنەوە 8 بوو 800 وشە. باشە ئەمە لە خۆ قسان ناکە دیراسی کردو زانیوێتی چەنە خوێنێتەوە بەدڵنیایشەوە هەیە بەشداربوومان زۆرە لەو ڕێژێ زۆر زیاتر. بابزانین ئەو کەسانە ئەگەر دوای 10 ساڵ بخوێنەوە بزانین دەکات چەند کتێب بخوێنەوە 150 وشەکە بزانین لە دوای 10 ساڵدا توانێت چەند کتێب بخوێنێت. ئەوەی 150 وشە دەخوێنێتەوە لە دەقەیەکدا ئەگەر ڕۆژی سەعاتێ بخوێنێتەوە لە دوای 10 ساڵ تەنها توانێت 360 کتێب بخوێنێت. خوێنەرێکی ئاساییەگە 250 وشە بخوێنێتەوە لە دەقەیەکدا دوای 10 ساڵ توانێت 600 کتێب بخوێنێتەوە کە بێتە کەسێکی شارەزا وەکو شارەزایەکی ورد ئەگەر بۆ منە 600 کتێب لەسەر پسپۆرێکی خۆی بخوێنێت. خوێنەرێکی باش کە 350 وشە دەخوێنێتەوە لە دەقەیەکدا دوای 10 ساڵ 800 کتێب دەخوێنێتەوە کۆکو سەرچاوەیەک خەڵک پرسی پێ دەکات بۆ توێژینەوە بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی بۆ راپۆرت بۆ ڕاوێژ بۆ کێشەیەک گەگەر هەبێ لەو بابەتە ئەوەی کە گرنگە خوێنەرێکی خێرا کە ئێمە زۆربەی بەشداربووانمان دەگاتە سەر 500 وشە لە دەقەیەکدا دوای ڕۆژەی خوێنەری بەرهەمدا 700 وشە بخوێنێتەوە دوای 10 ساڵ 1680 کتێب دەخوێنێتەوە. سەیری کەن جیاوازیەکە چەند جیاواز چەند زۆرە هەر بەجددی زۆر جیاواز. ئەمەیە پێی دەوترێت کوالێتی زۆرجار ئەوترێت خی گەورەش لە کاتدا ئەوەی دروست کردووە. سیرکەن زۆرجار ئەوترێت هەندێک کاتێ لەو کاتەدا ذکر بکەیت چەند قات خێرەکەی زیاترە بۆ منە مانجی ڕەمەزان لەوانەیە خێری لەوانە نیە هەرواقعاتی شوێن خێری چەند قاتی مانگەکانی ترە یان بۆ نمونە تۆ کاتێکە چیت
بۆ ماڵی خوالەوە نوێژێک دەکەی بە چەند نوێژ حیسابە سیرکەن کات تەوقیت زۆر زۆر جیاواز بەڵام لە لەگەڵ و تەوقیتەیە تۆ گۆڕانکاری لە کوالێتی خوێندن و لە فێربووندا بکەی ئەمە زۆر زۆر جیاوازە و جوانترین بەڵگەیە ئەمە بەشێکن لە بەشداربووانمان هەر بە نمونە پیشانیەین پێمان خۆش بوو پێش بەشداریکردن ئەم بەڕێزان ناوماندانە ناون لەوانەیە حەزیان لێ نەبێ دوایی شاڵە هەندێک ئەگەر زانیاری تایبەت دەتوانین بینێرین بۆ نمونە ئەتەوێت بەسەندێ ڤیددیۆ شتیشماندا بۆ منامە پێش بەشداریکردن خێرای خوێندنەوەی 390 بۆ دوای بەشداریکردن بۆتە 666 باشە تێگەیشتنیشی بابەتێکمان پیشاندا بزانین چەند تێدەگا لە دەقەیەکدا سەرەتا لە 5 پرسیار کە لێمان کردووە تەنها وڵامی دوی زانیوە بەڵام دواتر کە خێرایی بۆتە ئەوەندا ئەم جاریان دیسان 5 پرسیارمان لێ کردووە باشە لێرە یەک وڵامی زانیوە لێرە دوو وڵام و نیوی زانیوە باشە فلان کەس ئەمەەی خوێندوەوە لە دەقەیەکدا 278 دووشە دوای پرۆگرامەکە بۆتە 900 دووشە بەزەمە هەر قسەنا ڕاهێنانی زۆر کردووە زۆر خۆی ماندوو کردو گەیشتتان جگە لەوەی کە خێرایی سێهێندە زیادی کردو سیرکەن تێگەیشتنیشی لە چلۆ بۆ بە 5 ئەمە جێ دڵخۆشی تێگەیشتنیشی گەشەی کردو ئەمە ڕایەنانمانەیە بۆ تێگەیشتنیش ئەمە تاقیکردنەوە دەکەین لەسەر تێگەیشتن دوای حەقە گلەی خۆی دەکات ئەمە 270 گوشەی خوێندەوە لە دەقەیەکدا پێش پرۆگرام دوای پرۆگرام بۆ تا 600 دووشە ئەوەی کە جێگای سەرنجە و جێ دڵخۆشیە تێگەیشتنیشی لە 170 بووە بە 170 ئەمە بە هەمان شێوە زیاتر لەسەری ناڕۆم ئەمە کۆتا گروپمانە کە 2 هەفتە پێش ئێستا تقریبان تەواو بوو ئەمانەش ناوەکانی تۆزێک بزر کردووە لەبەرەوەی لەوانێ حەز نەکەن یەکەم بەشدار بوومان کە باشترین سوودی وەرگرتووە زۆرترین ڕاهێنانی کرد خۆشببختانە سەروی تەمەنیشی سەروی 40 ساڵ و 45 ساڵ بووە ئەم بەڕێزە لەوانەیە هەر لێرە لەگەڵیشمان بەشدار پێستە لە هەمووی بینارە 250 شەی دەخوێندەوە لە دەقەیەکدا پێش پرۆگرام تاقیکردنەوەکمان پێکرد دوای پرۆگرام بۆت 870 یەکەمی ئەم گروپەمان بووە کە گروپی سێمی پرۆژه خوێنەری بەرهەمدارە ئەوەی جێی دڵخۆشیێت تێگەیشتنی 140 بۆ بۆتە 180 ئەو جە سیرکەن ئەمە دووەم و ئەوە سێم و ئەو چوارەم و پێنجەم و شەشەم وەکو بیرهێنانەوەیە کە بەڕاستی ئەمانە فرسەتی باشن و لەوانەیە یانی لە داهات و زۆر سوودی شوێنگەی کەسایەتی خۆ دیاری بکە تۆ لە خوێندنەوەی چەند کتێبێک دەبیتە کەسێکی ئاسایی دوای ئەبیتە شارەزە دوای ئەبیتە سەرچاوە ینی بۆ نمرە تۆ حەز لێ لەسەر مەجای دینیا بخوێنیتەوە ئیتر ئەبێ بۆ قۆناغانەدا تێپەڕی چەند سەد کتێبێک لەوانێت تا 400 کتێب بکاتە کەسێکی ئاسایی کەسێکی گونجاو نەرمونیان بەڵام گەیشتیتە 600 کتێب ئەبێ یا سەرچاوە ئەبێ شارەزە گەیشتیتە سەروی 800 ئەوانە بیتە سەرچاوە گەیشتیتە سەروی 1000 و 2000 و 1500 کتێبوانە بیتە کەسێکی کارێزما و دانا و خاوەن بۆ چوون و کەسێکی داهێنەر بەڕاستی و نمونە دەبی و هیچ کەسێک لەوانەیە لەو مەجاالەیە لە تۆ شارەزاتر نەبێت گرنگەم شوێنگەی کەسایەتی بۆ خۆمان دروستکەین کوتاوتەیەک کە هەموو جارێک لەسەر خوێندنەوە ئەیکەمەژەوەیە لە جیهاندا کەسانێکان ئەفێری ئەو بوونە کە بە خێرایی بخوێنەوە بە تەرکیز و تێگەیشتنەوە ئەگەر تۆش بتێوە دەتوانیت فێر بیت ئێستا پرۆگرامێکی ناوازە هەیە دوای ڕەمەزانی شاڵا ئێستا و گروپمان دەست پێ کردووە زیاتر لە 15 کەسێک ناوی نووسیوە و ئەگەر غەڵە نابم تقریبان بۆ تاوەندا ینی ئێستا داشکانێکی زۆر تایبەتیشی لەسرە ئەکسەر دوای ڕەمەزان دەست پێکەین هەمووی 5 هەفتەیە تەواو بێ ئەوەی کە گرینگە هوەری خوێندنەوە ئەوەیە کە فێر ببیت تۆزی خێراتر لەوەی کە ئێستا دەخوێنیتەوە بخوێنیتەوە بۆ 950 لە دەقەیەکدا دەخوێنێتەوە چۆن بیکە 155 بووشە هەرکە تۆ فێر بووی یەک تۆز خێرایی زیاد بکەی خۆت ئەو ڕێبەر نادەی سیر دەکەی دوای 2 ساڵی تر زۆر جیاواز بووی زۆر باشتر بووی زۆر سوودمەندتر بووی بەڕێزان گروپی چوارەممان ئینشاڵڵا دوای ڕەمەزان دەست پێ دەکات هەر کەسێک پرسیاری هەبێ من تەواو بووم لە خزمەتتان ئەو پرۆژەی خوێنەری بەرهەمدار من و مامۆستاوات بێکەوە دێڵینەوە سەرپەرشتیاریشمانێ زۆر بەوردی ئیش لەسەر و پرۆگرامە دەکەین دڵنیا بە گروپ دەستکاری کۆمەڵەشت دەکەین پێم خۆشە ئێستا مایک دەکەمەوە بۆ هەر کەسێک کە پرسیاری هەبوو و هەشتێکی لەو مەجاالەیە ئەمە خزمەتتان دەکەین بە ڕێزان لە مەجای سیمینارە هەرەوەندا توانین بەڕاستی خۆزگە ئەمان توانی زۆر زیاتر زۆر لە برەوەی کە ڕەمەزانەوە هەر کەسێک کە پرسیاری ئەم مایکەکان دەکەمەوە وابزانم ڕێزێک بە ناوی خانزات
مایکم کردوەوە فەرموو. السلام عليكم ورحمة الله أستاذ. سلام ورحمة الله وبركات خاتون باشیت خزمەتە. سپاسەکەم سەلامەت بن دەستخۆشیێکی زۆر بێپایانم هەیە بۆتان بەجددی وتەکانت گەوهرن ئەگەر کەسێک بێ کاری لەسەر بکە ئەوە دڵنیا بە دەگاتە دەستکەوتێکی زۆر نایاب دەستخۆشی لێ دەکەم. سلام زۆر سوپاس دەکەم. پرسیارێکی دیاریکراوەتە بوو لە خزمەت دابین خات. ئەرێوەڵا یەک پرسیاری ئەگەر بە کورتی وڵام دەیتەوە مەمنون دەبم ئەستاذ. ئەمن بەخۆم اختصاصم کارجێری کارە بەدیدی زۆر کتابی تریش هەیە کە حەزم لێ بخینمەوە بەدبەڕای چوو زیاتر لەسەر اختصاصی خۆم بخوێنمەوە لە ئێستادا باشترەیان تێکەڵی بکەم. وڵی لەم خۆی زۆر جار گرنگی ئێمە لە گشتیەوە بینە تایبەتی، بەڵام ئەگەر تۆ ئەها هەز دەکەیت تێپەڕاندووە ینی پێویست بە گشتی نییە و پسپۆڕەکەی خۆتت دۆزیوە تۆ زۆر جار کە تۆ ناشوێنیتەوە، بەڵام دەیان و سەدان دەورات ئەەکەیت ئەم دەوراتانە وات لێ دەکات کە تۆ تایبەتمەندیەتی خۆت بدۆزیتەوە لە ئەوەی کەشتی تایبەت بخوێنیتەوە لە مەجارەکەی خۆتا. ئەگەر گەیشتێتەوە قۆناغت تایبەت بخوێنەوە. تایبەت مەبەستمان چیە؟ تۆ بتوانیت بگەیتەوە قۆناغە لە ئێستاوە، ینی بزانی بەها بە چ دەدەی ڕوئیات چیە خەونەکانت وە تۆ ینی چ ڕێگایە کتێبەوەی کە خۆتی پێ بە خەڵک بناسیێنی، ینی ڕێگایشی مەبەستم شەریفانە. دوایی چۆن پلانێک دادنێ بۆ 5 ساڵیتە تۆ دەتەوێت چی بکەیت بۆ نمونە ئێمە لە مەجای خۆمانە چۆن بزانین بتوانین پرۆژه خوێنەری بەرهەمدار بگەینینە سەروی 500 بەشدار بوو لە ماوەی 5 ساڵدا. بۆ نمونە چۆن چەند کتێبێک لەو مەجالەیە بنووسین، چۆن ئەو بەشداربوانەی کە بەردەوام زیاد دەبن ئێمە کتێبخانەی PDF یان بۆ بکەینەوە، بۆ نمونە پۆدکاستمان هەبێ، بۆ نمونە کتێبی ئەلکترۆنیمان هەبێ، بۆ نمونە کتێبی دەنجیمە تۆ ئێمە خەونەکانمان لەسەر ئەو مەجالە دروست بوو و ئەمانەوە لە داهاتوشدا بۆ نمونە خێرا پرۆژه خوێنەری بەرهەمدار بۆ منداڵان، بۆ قوتابیانی زانکۆ، بۆ قوتابیانی ئامادەی تۆ ئەگەر لە مەجارەکەی خۆتا کارژێڕی کارەکە باسیەکەی گەیشتیتە ئەو قۆناغە کە بزانی چۆن بتوانیت لە دوای خوێندنەوەی 56 کتێبێک بنووسی و بتوانیت لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیە یان بۆ نمونە دەورەیەک پێشکەش بکەیت و بکرە بدەیت لەسەر ئەو پسپۆڕی خۆت وە گەیشتوێتەوە قۆناغش کە تۆ بتوانیت ئەو پسپۆڕی کە هاتە سوودت پێ بگەێنێ وەکو ڕاوێش ئەنی ئێستا بەڵێ پەیوەندی دەکەن ئەڵێن ئەو قوتابیە بۆ نمونە ئەو کێشانەی هەیە لە مەجای خوێندنەوەیە باوشیڵی حەزەکەم تۆ ئیشی لەسەرکەی بۆ منە تۆ ئەڵی من 40 ساعت کار لەسەر و منداڵە دەکەم لە بەرامبەر و 40 ساعتە ئەم بڕەپارەم وەکو مادی دەوێت بابشیڵێت تەواوە من لە خزمەتین تو دی پرۆگرامیشی بۆ حاضر دەکەیت و ئەو 40 ساعتە لەسەر یەکترەوەنا هەفتەی ڕۆژێک دەچیوانیان پێ دەڵێ هەم لە ڕووی مادیەوە تۆ قازانجێک سوودێک بە خۆت گەیاندووە هەمیش خۆت دەوڵەمەندەکەی کە بۆ 40 ساعتەلانی کەم 100 ساعت و 100 ساعتی تر ئامادەکاری یعنی گرینگە کە تۆ گەیشتێتەوە قۆناغا فەرموو بە تایبەت بخوێنەوە گەر نەگەیشتێتەوە قۆناغا بەگشتی بخوێنەوە بۆ ئەوەی بگەیتەوە قۆناغە تایبەتی و هەوڵ بدات چەند دەوراتێک لەسەر ئەو مەجالە ببینێ ینی مەجای ئیدارە نا لەسەر بەڵێ مەجای کە چۆن بخوێنیتەوە چی بخوێنیت. پەیوەندی ئەوەی کە پەیوەندی بە ئیدارەشەوە هەیە دەستەکانت خۆشبی وڵاهی بخۆم مامۆستاشم ینی هەوڵ دەدەم بە دیدی کە زیاتری بخوێنەوە کە چەندی زیاتریش بخوێنینەوە هێشتا کەمە ئەگەداری کارەکانی بەڕێزیشتانم بەجددی هیوادارم کە زیاتر سودمەند بین لەو کۆرس و لەو وێبینارانی کە بەڕێستان دەیکەنەوە مامۆستا ئاواتیش جێگەی دەستخۆشیە هیوان بەردەوامیتانە ئینشاءالله ئەمەش هەر بەردەوام دەبین پشتیوان بەخدا جەزاکەڵڵا. لەشتان ساغبێ لەشتان ساغبێ بەخێر بن بە ڕێزێکی تر میێوان. الو السلام عليكم. سلام ورحمة الله وبركات. مامۆستاگیان باشی؟ باش قوربان. زۆر سپاس دەکەم دەست خوش بەم وێبینەرە زۆر سپاس مامۆستاگیان بەس دەمویست باسێکی پرۆژەی خوێنەری بەرهەمدار بکەی کە لەم پرۆژەدا چ دەخوێنرێتن و خوێنەر لە چاستێکەوە گادە چاستێک و باسی داشکانێکیش کرد ئەگەر بزانین نرخەکەی چەندە وە چۆن بتوانین بەشداری بکەین زۆر سپاس دەکەین. کاکە میێوان پێشووتر هیچ کتێبە یان شتێکت خوێندەوە تۆ لەسەر مەجای تەکنیکەکانی خوێندنەوە خێرا خوێ هیچ معلوماتێکت یان هەر ناوەڵە قوربان بەس ئەمن بەشدار بووی چاڵەکردنەوەی مێشک بووم هەر لەوێ هەندێک تەکنیک و شتمان خوێند باش بەس دەمێ زیاتر بەشداری بکەم. سپۆڕێکەت چێ بەڕێزت بێ زەحمەت. قوربان من خوێندکاری زانکۆم بە شیاسە.
باشە لەش ساق بێخۆ زۆر سپاس. با بدەدەمەوە ئینشاڵڵا. خۆی کاکە میوان پرۆژەی خوێنەری بەرهەمدار پرۆژەیە کە 5 هەفتەیە هەفتەی سێوانە دەخوێندرێ وانەیەک مامۆستا ئاوا دواتە 5 جوانە لە ماوەی ئەم کۆرسە 5 جوانەی ڕاستەوخۆ مامۆستا ئاوا دەیڵێتەوە لەسەر فۆتۆ ڕیدینگ لەسەر یاساکانی خوێندنەوە لەسەر ئەوەی کە چۆن کتێبێک هەڵدەبژێری کاتێک کە دەستی کتێبخانە بۆ نمونە مانجی 4 پێشانگای نێودوڵەتی لە هەولێر دەکرێت تۆ چۆن بچیتەنە ئەو پێشانگایە بۆ نمونە ئەو دەکتێبێکی هەڵی دەبژێری ئەو دەکتێبە ئەوانە بن کە تۆ دەتەوێن و بیان بشیان خوێنیتەوە ینی خەڵک ئاسان نییە تۆ یەکسەر پێشتر خوێنەر نەبوو بی دەست بکەیت بۆ مەجالە ڕایەنانت پێ بکری یەکسەر بتوانانی دەکتێب هەڵبژێت ئەو دەکتێبە بخوێنیتەوە. ئەمە بابەتەکانی مامۆستا ئاوات لە فۆتۆ ڕیدینگ لە خوێندنەوەی قوڵ بە تایبەت تۆ کە قوتابی زانکۆی چۆن لە ئێستاوە تۆ دەست بکەی بە خوێندنەوە هەر ساڵی و چەند کتێبی بخوێنیتە بۆی دوای زانکۆ ڕاستەوە خۆ بۆ تایبەتمەندیانی کە لە ڕێگای خوێندنەوە دەست کەوتووە ئیشت دەست بکەوێت چۆن ئەو کتێبانێک کە دەیخوێنیتەوە بیکێتە راپۆرتێک بیکەیتە سیمینارێک و یەکێکی تر لە خاڵارە گرنگەکان ئەوەیە کە چۆن خۆت بۆ توێژنەوەی مەرحلە 4 زانکۆ ئامادە بکەیت. ئەمانە هەمووی لەو پرۆژەیە ئەوجە بەشی دووەمیشیان کە من ئەیڵێمەوەیش پرۆژە خێرا خوێندنەوەی بە تەرکیز و تێگەیشتنەوە لەوێ ئیش لەسەر ئەو دەکەین چۆن ماسوولکەی چاوت لە خوێندنەوە هەمووی لەسەر کتێبە ڕاهێنانەکان تۆ توانین لەسەر منهەجی زانکۆت ڕاهێنان بکەیت بەڵام یەکەم ڕاهێنان ئەوەیە کە بۆ نمونە تۆ خێرایی چەندە لە دقەیەکدا ئێمە وعدت پێ دەدەینەوە خێراییەوە خۆی نەمێنێت بۆ نمونە 200 شە دەخوێنیتەوە لە دقیقەکە بەس یەک وعد بە ئێمە بدەیت تۆ بتوانیت هەفتانە لەو وانانە ئامادەبی تۆزی ڕاهێنان بکەیت و دڵنیا بە ئەو 200 لانی کەم ئەبێتە 300 وەکەوەی کە لێرە پیشانماندان ئەو 200 ئەبێتە 300 دەبێتە 400 ئەو جا لەگەڵەوە شات تێگەیشتنت دوو هێندە ئەندەی جار هەیە سێ هێندە ئەندەی جار هەیە تۆزی زیاتر کەمتر ئەو بابەتانە ئێمە باسی دەکەین لە خێرایی لە تەرکیز لە تێگەیشتن ببورن کارەبام بڕا بەس کێشە نابێ ئینشاڵڵا بەردەوام دەبم لە تێگەیشتن لە بەیات سپاردن لە بەیات هێنانەوە چۆن ئەمانە باشتر دەکەی لە کاتی خوێندنەوەی کتێب. خاڵێکی تر یعنی ئەو مەجالە هەمووی ئەوزان پرسیاری ئەوەشت کرد کە سەری ئەوە کە چۆنە بە ئەفۆن باتەمەشایشی کەم بۆی باشە پرسیاری ئەوەت کرد کە نرخەکەی چۆنە خۆی نرخەکەی پێشووتر کە دانراوە تقریبان ینی وەرەقەیەکە بەس دوای کردمانە 132,000 و ئێستا داشکانێکی لەسەر ئەو 132,000 بە 99,000 تا دوای جەژن ئەنیا بۆ نمونە لە ئێستا و گروپ وەردەگرین تقریبان کۆمەڵک کەسێک ناوی نووسیوە ئێستا سارەکەی 99,000 بەڵام جگەلەوە من 13 وانەی تەزیلکراوم هەیە مامۆستا ئاواتیش زیاتر لە دەوانەی تەزیلکراوی هەیە جگە لەو 5 وانەیە ئەنی کۆی گشتی سەروی 56 وانەیە وانەکان هەمووی هاوکارم بۆەوەی کە تۆ خێرایی و تەرکیز و تێگەی وەکو ڕۆژەی چالاکردنی مێش و ڕۆژانەوانەی خۆت دەخوێنی ڕاهێنانت پێ دەکری و کۆمەڵێک ڕاهێنانی زۆر تایبەتدادەدرێت دەست خۆش بیاخ وەرزان چیتر پرسیاریە بوو با لە خزمەت تابین. بەڵێ کاکە شەهاب فەرم سڵاو ڕێز مامۆستا دەست چاوتان خۆش بێ بەڕاستی بابەتێکی زۆر زۆر بەسوود بوو زۆر زۆر بەرهەمدار بوو دەست چاوتان خۆش بێ. پرسیارەکەی من ئەوەیە مامۆستا ئایا جۆری کتاب کاریگەری هەیە لەسەر خوێندنەوە خێرای خوێندنەوە بۆ نمونە کتابی ئەو کتابانی کەوا فەلسەفین یان زانستی یان فکرینە و بۆ نمونە کتابی گەشتی عەقڵ یاخود ئیسلام لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوای محەممەد بیزگۆڤیچ کەوا کتابێکی فکری و فەلسەفینە بەرامبەر کتابێکەوە سادێ لە نووسینە بۆ نە ڕۆمانێک بۆ نە ڕۆمانی بێسەرپەرشتیان ئەو دوانە دوو جۆری کتابی جیاوازن ئایا خێرایی جۆری کتابەکە کاریگەری هەیە لەسەر خێرایی خوێندنەوەکە؟ کاکە شەهاب خۆی ئەمە لە لای ئێمە ئەم بێ شتێک بزانین ئەمە بە گوێرەی کەسایەتیەکان دەگۆڕێ خەڵکمان هەیە لە مەجای فەلسەفیا فەرهەنگی وشەزانی ئەم کەسە زۆر زۆر فراوانە بۆیە خوێندنەوەی کتێبێکی فەلسەفی زۆر خۆشترە لە لای ئەو لە خوێندنەوەی کتێبێکی ڕۆمانیان کتێبێکی زانستی گردردونی باشە یان هەر بابەتێکی تر
تۆ ئەبێ ئێمە ئەوە بزانین کە ئایا ئاستی فەرهەنگی و شەزانی تۆ لە چ بوارێکا زۆر زۆر دەوڵەمەندە بۆن منە لە بواری دەروونزانی لە بواری دینی لە بواری هەرێکێک لەمانە چەند فەرهەنگی و شەزانی تۆ لەو بوارەیە بەهێزتر بێ خێراییت باشترە باراورد بە بابەتێکی تر ئەمە یەکێک لە خاڵە سەرەکیەکان ئەکید ئەم کتێبانەی کە ڕۆمان نووسادەن تۆ خێراییت لەوان بەرزترە زیاترە بەراورد بە کتێبێک کە تۆ زۆر زۆر زانستیە ئەمە ئەکید ئەوە ڕاستە بەڵام یەکشت هەیە تۆ ئەگەر لەو کتێبە زانستیانی کە دەی خوێنیتەوە ئەگەر خێرایی خوێندنەوەت خێرایی خوێندنەوەت بۆ نمونە 200 شەبێ لە کتێبێکی زانستی قورس کە پێشووتر ناتخوێندوێتەوە ئەکی دوایەم پرۆگرام ئەبێتە 120 لەوانەیە لەوانەیە کە حەزی خۆتە بگاتە 350 و 400 بە گوێرەی ئاستی فەرهەنگی وشەزانی تۆ لە کتێبێک بۆ کتێبێک خێرای خوێندنەوەی و گۆڕانی بەسەردادێ وەکو چۆن لەسەر جادەیەکی خێرتا و سیارە لێ بقی زۆر جیاوازە لەسەر جادەیەکی کە پڕبێ لە تاسە و خۆڵ و ڕێگاکە ناخۆش بێ بە هەمان شێوە خوێندنەوەش لە جۆرێکی کتێبەوە بۆ جۆرێکی تری کتێب بە گوێرەی ئاستی فەرهەنگی وشەزانی و گۆڕانی بەسەرداتی دەست خۆش بێ سنوورخان فەرمو السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. والله عزلنا بمن 8 ساڵە پرسیارێکم هەبوو. متى والله من زۆر کتێبم خوێندوێتەوە لە چیرۆکەوە دەستم پێ کردووە ئێستا تا ئێستا کتێبی مامناوەند و ڕۆمان شتیشم خوێندوێتەوە بەڕای تۆ چ کتێبی ئێستا دەست پێکەم کتێب بەدڵی خۆم بیخوێنمەوە یان هەر کتێبێک کە هەم بوو کتێبخانەکەما بیخوێنمەوە. سنوورخان لە گروپی دووەم بەشداربوویەکمان لەگەڵ بوو هەر لە تەمەنی تۆدا بوو خۆی مۆزوعی خوێندنەوە یەکشت هەیە بە ئەمە بزانانی ئەوە تەمەنێکی زۆر زۆر باشتان هەیە کە تازە ینی ئاها لە مەجای خوێندنەوەیان دروست دەبن زۆر پرۆگرام نەبوونە لەسەر ئەم خۆ کۆنانەی کە بۆیان دروست کردین تا هێواش بخوێنیتەوە باشە تا ینی بە قوڵی بچیتە ناوە باشە مەجالانە ئاەت وەرە ڕۆمان بخوێنەوە ئەوەیان مەخوێنەوە ئەمانە تازە ئێوە دەست پێکتانە من پێم باشە پێش ئەوەی کە تۆ دەست بکەیت بەوەی کە چی بخوێنیتەوە ینی ئەها لەو کەسە پێشنیار وەرگریان لەوە وەربگری خۆت سەرەتا ینی کۆمەڵە کەسی باشە بێ ڕاوێژیان پێ بکەی لە مەجای خوێندنەوە بۆ ئەوەی حەز و خولیایەوە بدۆزنەوە دوای ئەوە یارمەتی دەرت بن کە چۆن بخوێنیتەوە وردە تۆ ئێستا 12 ساڵی تا دەگەیتە دواناوەندی بۆ نمونە لانی کەم 50 کتێبێکت خوێن بێتەوە یارمەتیت بدا بۆ ئەوەی لە ناوەندی زیاتر ئەو خەون و حەز و خولیایی کە هەتا گەورەتر بێت دوای لە ئامادەی گەورەتر بێت دوای کە گەیشتە زانکۆ ئیتر تۆ 200-300 کتێبێکت خوێن بێت و هەر لە زانکۆ تۆش دەست بکەی بە سیمینار و راپۆرت و دوای کە زانکۆ تاوا کرد تۆ لەو بەشەی خۆت زیرەکترین کەس بی لەو مەجالە ئەو زۆر میمە سەرەتا ئێستا هەر کتێبێک کەوتە بەردەست بخوێنەرەوە بەڵام تۆ ئەگەر دەتەوێت زیاتر پێشکەی بەڕاستی ئەو پرۆژەی خوێنەری بەرهەمدارە بۆ تۆ زۆر باش بە تایبەت لەبەرەوەی تەمەنەکەت گونجاوە ولو تەمەنە کۆمەڵێک ڕاهێنان دەکەی دوایی خۆت ڕێگای خۆت دۆزیتەوە و بەگشتی ئێستا بخوێنەرەوە ئەگەر هەر ئەوەشنا بەگشتی بخوێنەرەوە یان ئەو وێبینارانێک کە ئێمە هەمان بوو لەو مەجای خوێندنەوە چەند وێبینارێکی تر هەیە لەسەر خێرا خوێندنەوە لەسەر کۆمەڵ بابەتی تر لە ئاوە دەکاتیمی بگەڕێ بیان دۆزەرەوە و بیان ینی بینەریان بە چەند جارێک سریان بکەم یارمەتی ترێکی باشە دەوێت بۆی ئاراستی خۆت دۆزیتەوە لە خوێندنەوە دەست خۆش بێ وڵا قسەکان زۆر بەسوود سەرکەوتوو بیشاڵە بەڕێزان کەسی تر پرسیاری هەیە ئەن سەیری کۆمنتەکان بکەین ئەگەر کەسێکی تر پرسیاری هەیە با دەست بەرز بکاتەوە لە خزمەتان دەبین سەیری کۆمنتەکان دەکەم کاکە ڕێباز دەڵێت چۆن ناو بنووسین کاکە ڕێباز ئاوە دەکادیمی مامۆستا ومێدمان هەیە لەوێ گروپی نوێمان دروست کرد و توانی پەیوەندی پێوە بکەیت و لە چۆنێتی بەشداریکردن ئاگدارت دەکات وڵای ڕکۆرد کراوە ئینشاڵڵا داهاندرێتەوە
بەڕێزێک لە مامۆستا پێم وایە ئەو بەشداری یادگیان کردو پێویست ناکە یان ئەکید ئەوەی کە لە یادگە خوێندراوە زۆر جیاوازە لەگەڵەوەی کە لەو پرۆژەی خوێنەری بەرهەمدار باز دەکرێت هەموو ڕاهێنانەکانمان لەسەر کتێبی یان پرۆگرامی خوێندنتە یان کتێبێک کە حەزت لێ بخوێنیتەوە ئەوەی لە یادگە باز دەکرێت زۆر جیاواز. وەڵڵاهی شالەخان مۆزوعی ئەوە ئەکرێت بەشێکی پەیوەندی بۆ هەبێ هەر لە مناڵی و پرۆگرام کراوین هێواش دەخوێنینەوە خاوین ئەبێ ئمە گۆڕانکاری بەسەرمانە دابێنین لە ڕێگای ڕاهێنانەوە وا بکەین تۆزە خێراییمان زیاد بکەین وا بکەین تۆزە خەیاڵ ڕۆیشتنمان کەمتر بکەین وا بکەین تۆزە تێگەیشتنمان باشتر بێت تۆزێ بەیاد سپاردنی زانیاریەکانمان باشتر بەیادهێنانەوە ئەمە یارمەتی دەرێکی باشت دەبێت بۆی بتوانیت ئەم کێشانە چارەسەر بکەیت چونکە یەکێک لە هۆکارە سەرەکیەکە ئێمە زیاتر لە 100 خومان هەیە لە خوێندنەوە فێرکراوین ئەو خوانەوای لە ئێمە کردووە کە خاوبین لە خوێندنەوە وای لە ئێمە کردووە کە تەرکیزمان بڕوا لە خوێندنەوە وای لە ئێمە کردووە کە بێزار بین لە خوێندنەوە وای لە ئێمە کردو زانیاریەکانی کە لە کتێب دەیخوێن و بیرمان بچێتەوە ئەبێ ئەم خوانە چارەسەر بکەین بەڕاستی تاکە ڕێگاش بۆ چارەسەرکردنی ئەم خوانە یعنی تۆ سەدان کتێب بخوێنەوە لەسەر ئەوەی کە چۆن بتەوێت کراسێک بۆ دووریت ئەگەر بە کردداری ینی خەیاتێکی باش فێرت نەکا فێر نابی بە هەمان شێوە خوێندنەوە یاسایی هەیە تەکنیکی هەیە ڕاهێنانی هەیە پێویستە فێر بیت بۆی چارەسەری بەشێک لەو خوانە بکەی کە هەتە وەکو باسم کرد زیاتر لە 100 خو هەیە کە ڕێگری دەکات لەوەی کە تۆ خوێنەرێکی باش بی ئەبێ هیچ کەسێکمان نییە بە دەربین لەو خوانە یعنی ئێستا خۆم لەوانێت 15-20 خو لەو خوانم تێدا مابێ یعنی ناتوانانی خۆت لە هەر هەمویان بە دەربکەیت جا چەند ئەو خوانە زیاتر بێت ینی خاوتر دەبی لە خوێندنەوە زووتر بێزار دەبی لە خوێندنەوە کتێبی کەمتر دەخوێنیت. ئایا دەکرێت هەموو کتێبە بە خێرایی بخوێنینەوە یان کتێب هەیە پێویستی بە لەسەر خۆی ترکی زیاد بکەن خۆی خوێندنەوە ئەمە هەموو ئەو بابەتانێکە لەسەر خوێندنەوە هەیە باسی دەکەین تەنها خێرا خوێندنەوە نێکە باسی پرۆژەی خوێنەری بەرهەمدار دەکەین ئاشنات دەکەین بۆ خێرا خوێندنەوە خوێندنەوە بۆ حەز خوێندنەوە بۆ سوود خوێندنەوە بۆ توێژینەوە خوێندنەوە بۆ تاقیکردنەوە خوێندنەوە بۆ بۆ نمونە بۆ بەرەو پێشچوون لە بواری بزنس لە بواری کەس هەمە شێوازی خۆی هەیە هەرێکێک لەم شێوازانە بە تۆ ئاشنا دەکەین ئەو لەگەڵ ئەوەشە ئەمە ئیش لەسەر خێرا خوێندنەوەش دەکەین بۆ نمونە خوێندنەوە بۆ توێژنەوە جیاوازی هەیە خوێندنەوەی قۆڵ جیاوازی هەیە لەگەڵ ئێمە ئەو تەکنیک و کارەمەیانەی بۆ هەر شێوازێک لە شێوازانی خوێندنەوە هەیە بە توی ئاشنا دەکەین و تۆ فێر دەبی کە خێرا خوێندنەوە لە چ کاتێکا بەکاربێنی خوێندنەوە بۆ توێژینەوە لە چ کاتێکا بەکاربێنی خوێندنەوە بۆ سوود خوێندنەوە بۆ چێش خوێندنەوە بۆ بەسەربردنی کات لە چ کاتێکا بۆ تۆ بیتە خوێنەرێکم شێوازەکانی خوێندنەوە شارەزادە بیت بۆ فێری ئەوەش دەبیت ینی دەکرێت خێرا خوێندنەوە بۆ چ کتێبێک بەکاربێنی بۆچی بەکارێ وڵی خۆی مەجای خێرا خوێندنەوە ئیش لەسەر کوالێتی دەکە ینی چۆن کوالێتی بۆ نمونە من لە جادەیەک لە 120ەکەی هەولێر کە دروست کرایە پێمان خۆشە زۆر تۆ گەر بەس خێرایی شێز بڕۆی لەم ڕیانە لەوانەیە حادیسە دەیان حادیسە بە دوای خۆت دابێنی لەبەرەوەی ئەم ڕێگای ئی شێز نییە ئەوەیە سەروی 100 بڕۆی بۆیە خێرا خوێندنەوە هەندێک جار فێرت دەکات کوالێتیت بۆ دروست دەکا بۆ نمونە تۆ وەکو باسمان کرد لەو 120ە تۆ لە شێز دەڕۆی توانی گڵە بە ڕۆژە بخۆی دەتوانی قاوەیەک بخۆیت و توانی تەزیلەکە دەست لە تەزیلەکەش دابێت توانی لەگەڵ برادێش قسە بکەیت بەڵام کە گەیانتە هەشتا ئەبێ واز لەگڵە ڕۆژەکە بینی کە گەیانتە 100 ئەبێ واز لە برادەرەکەشت بینی کە گەیانتە 120 دەبێ خۆت و جادەکە ببینی تۆ لێرە کوالێتی تەرکیزت باشتر بوو تێگەیشتنت باشتر بوو جادەکەش باشتر دەبینی بۆیە خێرا خوێندنەوە هەندێک لەو خوانەی کە هەتا لە تۆ دای دەماڵێنێ بۆ ئەوەی خوێنەرێکی کوالێتی باشتر بی لە خوێنەرێک کە وشە وشە خوێنێتەوە کە خاوە زۆر زۆر لە خوێندنەوە ئەکییت ئێمە ئیش لەسەر کوالێتیەکەش دەکەین و مامۆستا ئاوات زۆر بەسڕ ئیش لەسەر و کوالێتیە دەکات و بە هەموو هەردووشی تاواکەریەکەن تۆ تاوەکو پرۆگرامەکە نەبینی نازانی کە ئەمە تا چەند تاواکەریەکن خێرا خوێندنەوە لەگەڵ ئەمە قەنەعەتمان وایە ئێستا تۆ درک بۆ قسەی ناکەی کە ئێستا دیکە
هەتا وەکوت بەکردداری نەچێ ناو ئیشک کاکە ڕێباس قسەکە ئەوەیە کە چەند خێراییت زیاد بکە لە خوێندنەوە تەرکیز و تێگەیشتنیشت زیاتر دەبێت لەوانەیە قسەی زۆر پێسیر بێ وەکو شۆفێریەکە چەند تۆ واز لەگەڵ بە ڕۆژەکە بینیت و واز لە تەزیلەکە بینیت و لە نەفەرەکەی تەنیشت بینیت چەند خێراییت زیادی کرد لەگەڵ خێرایەکە تەرکیزیشت زیادی کرد خوێندنەوەش ئاوایە حتا وەکو تۆ سیارەکە بەدەستی خۆت لێ نەخوڕی نازانی ئێستا لەبەرەوەی یەک تۆ تەرکیزت بڕوا لەوانەیە یەک تۆ سوکانەکە لار بێتەوە ئیتر چەند تەقلێک لێ بدەیت بە هەمان شێوە لە خوێندنەوەش چەند خێراییت زیاد بێ تەرکیز و تێگەیشتن زیاتر دەبێت ئەمە پێی دەوترێت بڕێزان کاکە یوسف ئەو پێی دەوترێت لە دڵی خۆت دایخوێنیتەوە دەنگدانەوەی ناوەشیە کە قورسترین خووە بۆ ئەوەی وازی لێبێنین لە خوێندنەوە بەڵام ئەمە کەی دەتوانی دواز لەم خۆ بێنی ئەو کاتێک کە تۆ خێرایت گەیشتە سەروی 700 شەخ بخوێنی تۆ لە دقیقدا بەخۆی دەنگدانەوەی مێشک نامێنێ ینی تۆ لە ناو مێشکت شتەکان ناڵیتەوە ئەمە ژێکێکە لەو خوانەی کە قورسترین و ناڕەحەترین خۆ بۆی وازی لێبێنی کار کە وازت لێ هێنا ڕاستە خۆ زانیاری لە چاوەوەگاتە مێشکت وە زۆر خوێنەرێکی کوالەتی بەرزترت لێ دەردەچێت کاکە یوسف ئەمەش چارەسەری هەیە بەڵام پێویستی بەڕاهێنانە بەڕاست بەڕێزان من ناتوانم بگەڕێمەوە ئەو لەبەرەوەی کۆمنتێکی زۆر کراوە ئەگەر پرسیارێکی شتان ماوە من تاوا بم بەڕێزان ئەوزانم کاتەکەشی لەوە زیاتر نەخایەنێ لەبەرەوەی کاژمێر و نیوە کە ئێمە لە خەتای سوپاستان دەکەم مەزتان خێرا خوێندنەوە لەسەر ئەکید ئەوە لەوێش باسی دەکەین کە چۆن ئەتوانین ئێمە خێرا خوێندنەوە بۆ کتێبێکی PDF بکەین یان کتێبێکی ئەلکترۆنی بکەین جیاوازی هەیە لە ئەوەی کە کتێبێک چاپکرا بێ لەگەڵ ئەو کتێبانەی کە لە ڕێگای تابلێتەکان یاخود ئەخوێنینەوە جیاوازە بە تایبەت ئەو کتێبانێک کە لە ڕێگای تابلێتی خوێنەوە بێ 15 خولک دوای 15 خولک ئیسراحەت بدەینێت چاومان ئێمە لە سەرپاری ئەوەی کە تەکنیک و ڕاهێنانمانەیە ڕاهێنانی تایبەتمانەیە بەهۆی کە چۆن پشوو بە چاو بدەیت چۆن ماسوولکە ستونیەکانی چاو بێز بکەین ماسوولکە ئاسوویەکانی چاو بێز بکەین و پەنجە بەکاربێنی لەخپەس بەکارێنانی پەنجە دوو هێندە خێرای خوێندنەوە تەرکیزت زیاد دەکا پێشنیار دەکەم لە ئەو ڕۆکە دەستان کرد بە خوێندنەوە 15 خولک دیاری بکەن و ڕۆژانە 15 خولک بخوێندنەوە و دوای ئەوە گەرتوانیتان بیکەنە 15 خولەکی لە دوو کاتی جیاوازە بخوێنەوە ئەم ڕۆمەزانە بکەنە فرسەتێکی باش بۆی کە زۆرترین ئینشاءڵڵا خێر و چاکە کۆ بکەنەوە و زۆرترین زانیاریتان دەست بکەوێت و هیوەخوازم خی گەورە چاکە و عیبادەتەکانتان قوبڵ بکات و مەش بکاتە دەرفەتێک بۆ ئەوەی لە ڕێگایەوە زیاتر ئینشاءڵڵا باش ئەکید پەنجەیەکێکە لەو تایبەت لەو تەکنیکانەی ئەبێ بەکار بهێنرێت لە خوێندنەوە ئێمە هیچ بەشدار بوویەک وەرناگرین ئەگەر پەنجە بەکارنێ بشڕەخان کە دڵی خاوم ئەمە تۆ ئەو خوانێکە لەسەری پرۆگرام کراوی زۆرن ئەبێت بەشێک لەو خوانەکەم بکەیت توێک لەوانە بەکار نهێنانی پەنجەیەک لەوانە بە دەنگ بخوێنی تۆ ئێمە دەنگ خوێنیش لە خێرا خوێندنەوە تۆ تەرێک دەکەی و خۆش واز لێدینێکێک لە خراپترین خۆکان بە دەنگ خوێندنەوەیە فریشتەخان خۆی ئەو بابەتە
ئێمە ناڵێن یەکسەر تۆ کتێبێک بەدەستەوە بگرێ بە خێرایی بخوێنەرەوە، ئەڵێن خۆت پەروەردە بکە. کەسێک کە شاخەوانی نەکردوێ بێ سەرەتا کەسێکی شاغڕە و فێری ئەوی بکە کە چۆن بەسەر شاغەکەوێ چیەکە و چۆنە ڕۆ چۆن ناڕۆ. یەکسەر تۆ نابێ بیبێ بۆ شاغڕەوی وەکو شوێنێکی وەکو هەڵگورت کە 3000 مەتر زیاتر بەرزە. لە مەجای خوێندنەوە ئێمە دێین دەست پێ دەکەین لە ئەلفوبێ خوێندنەوە. دوای ئەوە دێت تۆ لە ڕۆمانەوە دەست پێ دەکەیت و ئیتر دوای ئەوە دەست پێ دەکەیت بە خوێندنەوە و مەجارانێکە پێیوەستە بە خوێندنەوە کاری لەسەر دەکرێت. نەک یەکسەر ئێمە بڵین یاڵڵا ئیتر ڕۆ بە خێرایی بخوێنەرەوە. ئەمە ڕاهێنانی لەسەر دەکەین، بڕاهێنان دروست دەبێت. دەستان خۆش بێ بەڕێزان، سوپاس بۆ ئەو فرسەتە. خۆی گەورە لێتان ڕازی بێ ئینشاءڵڵا. سوپاس بۆ ڕێستان، ئینشاءڵڵا دوعای خێر بێ بەشمان بکەن، هەشتان ساغ بێ و سوپاس بۆ دەرفەتە و دەست هەموو کات بەکار نایە، بەڵام سەرەتا بۆ ئەوەی کە ببیتە خوێنەرێکی چالاک ئەبێت دەست بەکار بین. دەستان خۆش بێ و خواحافیز، کاتێکی خۆش.